بەناوی خی بەرزی باوتە جوانترین سڵاویەمەتان پێشکە ژایزدان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەر میکەم بۆ لەگەڵ هاوکارم مامۆستا سالاراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەواتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست. دەستخۆش زۆر سپاس. بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر جێگەیەکەن بەو هیوای کە هەمیشە لەش ساغ و تەندروست باش بن وەکو هاوکارم شەیدا باسی کرد ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بابەتی ڕۆژمان بۆ ئامادە کردوون بۆ هیوای جێگەی سوود و ڕەزامەندی گژلای بێ وەکو هەمیشەش ئێمە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە عیمرانمان لەگەڵا عیمرانی سڵاوی خۆی هەیە فەرمووی عیمران. عیمران ئەگەر گوێم لە ئێمەیە سڵاو کێشەی خۆت بناسێنە بە من ناگا بەڵام خۆشحاڵی جارێکی تر لە شاری هەولێر لەگەڵ میوانەکەم و لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەڵێ خۆشحاڵم لەگەڵ بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای شاری هەولێرم ئەمڕۆ باسی کارەباکەین بێگومان لە وەرزی زستانە خواز لەسەر کارەبا زۆرە بێ هاوشێوەی وەرزی هاوین بۆ ئەمڕۆ بازەکەی بزانین پلانەکانی ئەوان چییە و هاوکات کۆمەڵێک بڕیار و قەراری نوێ هەیە بۆ دەربارەی دابەشکردنی کارەبا بزانین لەم وەرزەیە پلانەکان بەرەو کوێوە دەڕوە دەگەڕێم وەلایەوە ئینشاءڵڵا من بەڕێوەری گشتی کارەبای هەولێر لێرەیە تەواوی پرسیارانی هاوڵاتیان و ئێوەشیا ڕاستە دەکەن. زۆر باشە دەست خۆش زۆر سپاس عیمران سڵاو ڕێزیشمانەیە بۆ میوانەکەت. بینەرانی ئازیز و خۆشەویست تەوەری دواترمان کە تەوەری یەکەممان لەلایەن عیمرانەوە لە هەولێرەوە پێشکەشەکرێ لەگەڵ میوانەکەی دواتر تەوەری دووەممان باز لە پرۆژە نوێیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەکەین کە ئەم دەستگایە زۆرتر گرنگی بە لایەنە پەروەردەییەکان و زۆرتر لایەنی حفظکردنی قورئان و تەفسیر و لایەنە ئاینیەکان زۆرتر دەدات. تەوەری کۆتاشمان کە باز لە توند و تیژەکانی ئافرەتان دەکەین کە بەداخەوە یعنی لێرە و لەوێ دەبیستین کە حاڵەتەکان خەریکە دەبن بە دیاردە ئەو حاڵەتانی کە لە هەرێمی کوردستان باز لە جیهان ناکەین لە هەرێمی کوردستان ئەم حاڵەتانی کە دەبنە هۆکار بۆ ئەوی تند و تیژی بەرامبەر ئافرەتان ڕوو بدات هۆکارەکانی چین لە هەرێمی کوردستان و پاڵنەرەکانیش لە بەرامبەر ئەوەدا چی دەبن کە وا لە پیاوێک بکات تند و تیژی بەرامبەر ئافرەت بکرێ. هەڵبەتە ینی شەیدا زۆرتر ئێوەی ئافرەتان نەگرێتەوە من وا هەست دەکەم هەر پیاو نەبن زیاتر کۆمەڵگەش لەوەی هۆکار بێ لایەنی پەروەردەیی هۆکارە لایەنی دۆخی ئابووری هۆکارە دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە هەمان شێوە هۆکارن بۆی کە ئەم تند و تیژانە لە بەرامبەردا کە ئافرەت لایەنێکی نەرمونیانترە زۆرتر ڕوبەڕووی ببێتەوە. بەڵام بەڕێزان وەکو هەمیشەش سەرەتا دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوە.
بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوریەکەمان کە پێشتر ئاماژەمان پێکرد کە هاوکارمان ئیمران ئەمیری لا هەولێرەوە ڕاستەوخۆ پێشکەشمان دەکات. ئیمران دێنەوە لای بەڕێزت فەرموو بۆ پێشکەشکردنی تەوریەکەم. کارەبای هەولێر دابشکردنەکەی لەگەن نیە؟ نا دابشکردنەکە نییە. لە دەنگی ئێمە بێ دێنە لای بەڕێزت بۆ پێشکەشکردنی تەوریەکەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین جارێکی تر هاتنەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. بڵێ من ئێستا لەگەڵ بەڕێوەری گشتی کارەبای هەولێرم ئەمڕۆ باسی کارەباکەن کە ئێستا بۆ بە پێداویست ئێستا لە حالیەن کە لە وەرزی زستانای یەکێکە لە پێداویستە زۆر سەرەکیەکان بۆ خۆگەرمکردنەوە و هاوکات لە زۆربەی ماڵەکان لە ئێستا زیاتر پێویست دەبێ جیاواز لەگەڵ وەرزی پاییز و بەهار. وی لەگەڵ کا حوسێنم کا حوسێن خۆشحاڵم کە لەم بەرنامەیە و لەم تەوەرەیە لەگەڵمانی وردە وردە پێما بێ خوازە سەر کارەبا زیاد دەبێ. ئێوە پلانەکانتان چۆنە و تا ئێستا ئێوە ئیش و کارەکانتان چۆن بەڕێوەچێ؟ زۆر سپاس. سەبارەت بە پلانی کارکردنی ئێمە لە بواری دابشکردنی کارەبادا بە جۆرەی ئەو بڕە کارەبایی کە لە تۆڕی نیشتیمانی هەرێم بەبەر پارێزگای هەولێر دەکەوێت هەوڵ دەدەین ئێمە ئەو بڕە کارەبایە بە یەکسانی دابش بکەین بەسەر هاوبەشانی کارەبا بە پێی توانە. بێگومان بەهۆی بارزۆری لەسەر تۆڕەکانی کارەبا لە هەندێک جێگا نەمانتوانیە ئەو ئامانجەمان بێتە دی، بەڵام بەردەوام لە هەوڵی ئەوە داینە ئەو بڕە کارەبایی کە وەکو گوتم لە تۆڕ نیشتیمانی هەرێم بەبەر پارێزگای هەولێر دەکەوێت وەکو بەشە کارەبای پارێزگای هەولێر لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕێگای بەڕێوەتی کۆنتترۆلی کارەباوە ئەو کارە ئەنجام دەدەین. ئێستا ڕۆژانە چەند کاتژمێر کارەبا دابی نەکرێ بە شێوەیەکی گشتی کا حوسێن بۆ پارێزگای هەولێر؟ لە کاتی ئێستادا نزیکەی 16 کاتژمێر بە تێگرا لە شەو ڕۆژێکدا کارەبا دەدرێت بە هاوڵاتیان ئەو جێگایانەی کە کێشە و گرفتی تەکنیکی و بارزۆریان نییە، بەڵام ئەو جێگایانەی کە کێشە و گرفتی تەکنیکی و بارزۆریان هەیە بێگومان ناتوانرێت ئەو بڕە کارەبایان پێ بدرێت لە کاتی ئێستادا. ڕاتە لە ناو هەولێری جیاوازی هەیە ینی ئەو شوێنانی کە بارگرانیان زۆر لەسەری کوێن کات؟ بەڵێ لە ناو هەولێریش هەمانە و لە دەوروبەریش هەمانە. لۆ نمونە گەڕەکەکانی هەڤاڵان و سەروەران و گەڕەکەکانی دەوروبەری بەهۆی بارزۆری سەر ئەو هێڵەی کە کارەبا دەگەیەنتە وێزگەی هاناستیمان هەیە لەو دەڤەرە، لەبەر ئەوە ناتوانرێت بەشە کارەبای خۆیان وەکو پێویست پێ بدرێت هاوبەشانی کارەبای ئەو دەڤەرە. لە کاتی ئێستادا پرۆژەیەک لە ژێر جێبەجێکردندا کە تێچۆکەی نزیکەی ملیارێک و 350 ملیۆنە 185 پرۆژەکە ئەنجام درایە. ئومێد دەکەین کە لە ماوەیەکی نزیکدا تەواو بێت. لۆ نمونە ئەو گرفتەی ئەو دەڤەرەمان نامینێت. دەڤەرەکانی دیکەش جێگاکانی دیکە وەکو دەڤەری زرارەتیمان هەیە، دەڤەری ناحی بەحرکەمان هەیە، دەڤەری شەمامکمان هەیە، زۆر جێگای دیکەشمان هەیە بەهۆی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە بودجە نەبووە، پارە نەبووە، نەتواندرایە ئەو پلانەی کە هەمان بۆ لەو پرۆژەکان جێبەجێ بکرێن. لەبەر ئەوە کێشە و گرفتەکان کەڵەکە بوونە بەسەر یەکدا هەرچەندە خۆشبەختانە کە جێی دەستخۆشێل و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر بە جددیەتەوە دەڕوانە و کار دەکرێت لەسەر باشترکردنی دۆخی کارەبا سەرڕای بەردەوامی قەیرانی داراییش، بەڵام لە ماوەی ڕابردوودا بودجەیەکی باش دابین کرا لۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانێک کە لە ساڵانی ڕابردوو ڕاوەستا بوون لە کاتی ئێستادا کاریان لەسەر دەکرێت کە نزیکەی 25 پرۆژە ئێستا لە واری جێبەجێکردندایە سییانیان خۆشببختانە لەو ڕۆژانەدا تەواو بوون و هاوڵاتیان سوودی دەبین کە گژمەی گشتی پرۆژەکان نزیکەی 127 میلیارد دینارە و پێشتریش چەند پرۆژەیەک هاوشێوەی ئەوان کە تێچوان نزیکەی 46 میلیارد دینار بوو ئەوانش جێبەجێکران. ئەوانە هەمویان لۆ چارەسەری باشزۆری ئەو هێشتنی کێشە تەکنیکیەکانی سەر تۆڕەکانی کارەبایە لە ئەوی هاوبەشانی کارەبا بتوانن بەشە کارەبای خۆیان وەکو پێویست وەربگرن. لە ماوەی ڕابردوو بە دیاریکراوی 2 تا 3 وێزگەی نوێ لە نێو شاری هەولێر کرایەوە، یەکێکیان لە کەس نەزان بۆی تریشان لەملاوە. ئایا ئەمانە تا چەند ینی گرنتیەوەی دەدەن کە ئەو ساڵ کارەبا باشتر بیان؟ ئەمانە چ گرفتێکتان بۆ چارەسەرەکەن؟ ئەوە بە دروستی ئەو قسەیە کە ئێستا من ئاماژەم پێدا پێشتر چارەسەری بارزۆری تۆڕەکانی کارەبا دەکات. ئێمە بەهۆی بارزۆری لەسەر وێزگەکانی کارەبا کە هەمانە و هەروەها هێڵەکانی کارەبا کە کارەبا دەگەێنە گەڕەک و قەزا و ناحیە و کۆمەلگا و گوندەکان
یاخود ئەو مەحەویلانەی کە لە گەڕەکەکاندا هەیە بەهۆی بارزۆری لەو جێگایانە ناتوانرێ بەشە کارەبای ئەو هاوبەشانە بدرێت. لۆ نمونە ئاماژەت بە یەک لەو وێزگانەدا کە لە ماوەی ڕابردوو یەک لەو وێزگانە بوو کە لە زمنی ئەو 46 میلیارد دیناری کە ئاماژەم پێدا کە لە ڕابردوودا کاری لەسەر کرا و جێبەجێ کرا وێزگەی مۆنومنتی شەهیدان لەسەر ڕێگای لەو لای کەس نەزانەوەیە ئەو وێزگەی ئیسە لە کاردایە و یەک لە پرۆژەکانیشمان دەرهێنانی 8 فیدەری 11 کەیڤیە لەو وێزگەیەوە کە تێچۆکەی ملیارێک و 250 میلیۆن و 185 پرۆژەکە خۆشبەختانە ئێستا ئەنجام درایە. ئەو دەڤەرەی کەس نەزان و هەروەها بنەسڵاوە بەهۆی بارزۆری لەسەر وێزگەکانی ئەو دەڤەرە و هێڵەکانی ئەو دەڤەرە لە ساڵانی ڕابردوودا تاوەکو ئێساش نەمانتوانێت بەشە کارەبای خۆیان وەکو پێویست بدەین. لەلایەک کاتژمێرەکانی هەبوونی کارەبایان کەمترە، لەلایەک کارەبایەکان بە شێوازی پچر دەدرێ، بەڵام بە تەواوبوونی ئەو وێزگەیە کە یەکێکە لە وێزگەکان کە ئاماژەم پێدا کە تەواوبوو و هەروەها دەرهێنانی هێڵەکانی کارەبا لەو وێزگەیەوە بەشێکی زۆری کێشە و گرفتەکانی هاوبەشانی کارەبا لە پێدانی کارەبا لەو دەڤەرانە چارەسەر دەبێت. زۆر باشە کاوسێن، یعنی ئەگەر بێت و ئێستا کە 16 کاتژمێر کارەبادا بەشێتی خوازە سەر کارەبا زیاتر بێ بە تایبەت هەروەکو خۆ ئاماژەت بدە وردە خواز زیاترە بێ. تۆقعکەن لە زستان و بزەبت لە مانگەی 12 بگەنە چەند کاتژمێر کارەبا بۆی کە بە هاوڵاتیانی بەخشن. دۆخی کارەبا پەیوەستە بە دوو فاکتەری سەرەکیەوە باشی و خراپەکە. یەکێکیان توانای بەرهەمهێنانی کارەبا، دووەمیان خواست لەسەر کارەبا. ئەوەی یەکەمیان هەرچەندە زیاد بێت بێگومان لە قازانجی گشتیماندایە و دۆخی کارەبا باشتر دەکات. دووەمیان هەرچەندە زیاد بێت لە زەرەری هەموواندایە و دۆخی کارەبا خراپتر دەکات. جا ئەوانەش هەردووچیان فاکتەری پەیوەست بە خۆیان هەیە لۆ باشتربوون و خراپتربوونیان. لۆ نمونە تێکچوونی وێزگەیەکی بەرهەمهێنان خوانەخواستە یاخود وێزگەکانی بەرهەمهێنانی غاز سوتەمەنی لۆ نمونە ئەگەر کێشیان بێت یان ئەگەر زیاد بن ئەوانە هەمووی کاریگەریان دەسەری دەبێت و هەروەها خواستیش بە هەمان شێوە پەیوەنددارە بە پلەی گەرما. هەرچەندە پلەی گەرما زیاتر دابەزێ بێگومان خواست زیاتر دەبێت لەسەر کارەبا. لەبەرەوە پێشبینیکردنی ئەوەی کە خواست چەند دەبێت ڕەنگە زۆر ئاسان نەبێت، لەبەرەوە لای هەمومان زۆر ڕوون نییە کە کەش و هەوا چۆن دەبێت، ئایا پلەکانی گەرما زۆر دێنە خوارەوە یاخود کەم دێنە خوارەوە. ئەوانە هەمویان پەیوەنددارن بەوەی کە دۆخی کارەبامان چۆن دەبێت. بەڵام ئامارەکانی ساڵی ڕابردووتان، یعنی چەند ساڵی ڕابردوو بێگومان ئامارێکتان بۆ دەرکەوتووە لە وەرزی زستانە دەتوانن چەند کاتژمێر بدەن بە دیاری کراوی لە پایەوەی کە کۆمەڵی گوێزگەش وەکو خۆت وتنی زیاد کراوە و هەنێک لە بارکوسی بەرکارەبا کەم بۆتەوە دەتوانن ئەگەری هەیە چەند کاتژمێر بدەن. ئایا 16 کاتژمێر ئەگەرێکی هەیە کە بمێنێتەوە لە وەرزی زستانی؟ دیاریکردنی ژمارەی کاتژمێر لە ئێستاوە پێم وایە زووە قسەی لەسەر بکرێ، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر هیچ گرفتێکی لە ناکاو ڕوو نەدات یاخود شتێکی زۆر پێشبینی نەکرا و نێتە پێش، ئەوە بێگومان لە پارساڵ باشتر دەبین دۆخی کارەبای ئەم ساڵ باشترە بێت. بێگومان ئەگەر بێت وەکو گوتم هیچ شتێکی لە ناکاو ڕوو نەدات لۆ نمونە تێکچوونی وێزگەکان خوانەخواستە یاخود مەسەلەی سوتەمەنی یاخود هەر بابەتێکی لەوانە ئەگەر نێتە پێشەوە بێگومان دۆخی کارەبای ئەم ساڵمان باشتر دەبێت لە پارساڵ. ئامێری زیرەک ئێستاکە لە زۆرێک لەگە ڕەکان بەستراوە تا چەند کاریگەری هەبووە بۆ گەڕانەوەی کارەبا و هاوکات سەرپێچەکانی کارەبای کەم کردبێتەوە. تۆری زیرەک یەکێکە لە پرۆژە ئەستراتیجیەکانی وەزارەتی کارەبا و حکوومەتی هەرێمی کوردستان لۆ کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی کارەبا بە مەبەستی باشترکردنی دۆخی کارەبا بێگومان. لە کاتی ئێستادا ڕێژەیەکی زۆری هێشتا لێ جێبەجێ نەکرا لە پارێزگای هەولێر لۆ نمونە ئێمە نزیکەی 605,000 هاوبەشی کارەبامان هەیە، تا ئێستا توانرایە 135,000 ببەسترێت ئەو پێوەرانە کە کاریان لەسەر دەکرێت، بەڵام بێگومان ئەو پرۆژەیە بەجێبەجێکردنی ئەو پرۆژەیە یەکێک لە کارە هەرە سەرەکیەکانی ئەوەیە کە سەرپێچیەکان ناهێڵێت یاخود زۆر کەم دەبێتەوە. ئەوش کاریگەری خۆی دەکات لە باشترکردنی دۆخی کارەبا، ئەو کارەبایی کە بە هەدەر دەچێتن و بە سەرپێچی ڕادەچێشێ ڕەنگە دەگەڕێتەوە لۆ تۆڕ نیشتیمانی. ئێستاش بەردەوامن لەوەی کەم تۆڕەیە دەبەسترێت یان وەستاوە؟ نەخێت، ئەو پرۆژەیە لە بەردەوامی هەیە، هەرچەندە لە ماوەی ڕابردوودا لە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و ئەو قەیرانی کە هاتە پێشەوە
سستی تێکەوت بەڕاستی لەبەرەوەی هینانی کەلوپەلەکان هەمومان دەزانین ئەو پێوەرانە هەمووی لە دەرەوە دەهێنرێن لەبەر ئەوە سستێکی تەواوی تێکەوت لە ماوەڕا بوو بەڵام لە کاتی ئێستادا خۆشبەختانە لە کاردایە. کاحسێن لە ڕێگەی ئەم تۆڕێەوە ئاخۆ ئەمپێر بۆ خەڵک دیاری دەکەن یان چۆن ینی کارەبا ڕێگەخرێتەوە دووبارە ینی شتەکەچێتەوە سەرڕێچکە یاسایی و قانونیەکەی خۆی لە ڕێگەی ئەم تۆڕەوە ئێوە چیەکەن ینی بۆ هەر ماڵێک تۆڕی زیرەک کۆمەڵێک مواسەفاتی زۆر باشی تێدایە کە خزمەت بە دۆخی کارەبا دەکات لە باشترکردنی بێگومان ئامانجە هەرە سەرەکیەکەی ئەو تۆڕی زیرەکە باشترکردنی دۆخی کارەبایە بەڵام چۆن دۆخی کارەبا باش دەکرێتن یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی خراپی دۆخی کارەبا کۆنتڕۆل نەکردنی بەکارهێنانی کارەبایە زێدەڕۆیی لە بەکارهێنانیدا و هەروە ئەو سەرپێچیانی کە لەسەر تۆڕەکانی کارەبا هەیە و هەروەها نەتوانینی نەخوێندنەوەی پێوەرەکانی کارەبا بەهۆی نەبوونی توانامرۆیەکان کە لە بەردەستی فەرمانکانی کارەبادایە ئەوانە هەمووی کاریگەری وایان کردیەکە لە دۆخێکی باشی کارەبادا نەبین یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانە کە دۆخی کارەبامان باش نییە لەبەر ئەوە ئەو پرۆژەیە یەکێک لە مواسەفاتەکانی ئەوەیە کە پێوەرەکە لەسەر ستون دەبەسترێت هاوڵاتی وا بە ئاسانی دەستی پێ ناگات لۆ ئەوەی سەرپێچی لێ بکات ئەگەر بێ سەرپێچی لێ بکات دیزاینەکەی بەو شێوەیە بۆکسێک لۆ نمونە 6 پێوەری تێدایە یاخود 3 پێوەری تێدایە دەستکاری هەر یەکێک لەو پێوەرانە بکاتن هاوڵاتی هەر 3 پێوەرەکە کارەبایەکەی فەسڵ دەکات یاخود هەر 6 فەسڵی دەکات لەو کاتەدا ڕەنگە هەر دراوسەیەکان دەبنە چاودێر بەسەر بابەتەکە و ڕەنگە هاوڵاتی جورئەتی ئەوە ناکات کە بچێت دەستکاری بکاتن و کارەبای هەموو ماڵەکانیش ببرێت و لە هەمان کاتیشدا لە هەر جێگایەک دەستکاری بکرێت لە سیستەمی کۆمپیوتەریەوە دەزانرێت کە ئەوە دەستکاری ئەو هاوبەشە فلان پێوەەر دەستکاری کرایە لەبەرەوە سەرپێچیکردن لەسەر ئەو پێوەرە زۆر زەحمەتە و ئاسان نییە ئەوە دەبێتە هۆکارێکی ئەوەی کە ئەو کارە بە فیرۆچۆی کە لە بەهۆی سەرپێچیەکانەوە بە فیرۆ دەچن ئەوانە زۆربەی هەرە زۆری بگەڕێتەوە لە تۆڕی نیشتیمانی و هەروەها کۆمەڵێک ببوورە کۆمەڵێک سوودی دیکەشی ئەگەر پێتان خۆش بێ زیاتر ڕۆنی بکەینەوە کۆمەڵێک ڕۆتین هەیە لە فەرمانگەکانی کارەبا ئەوانیش بەشێکی زۆریان کەم دەبێتە لە فەرمانەکانی فرۆشیاری وزە لە فەرمانەکانی چاکردنەوەی کارەبا ئەوانە بەهابوونی داتای بەردەوام لە بەردەستی فەرمانەکانی کارەبا لە سیستەمی کۆمپیوتەری تایبەت بە هەر هاوبەشێک ئەوە وا دەکات کۆمەڵێک ڕۆتین لە فەرمانەکانی کارەبادا هەیە ڕەنگە ئەوانە هەمویان زۆر کەم دەبنەوە و هەروەها کۆمەڵێک جێشە و گرفتی دیکە هەیە کە هاوڵاتیانی سەر ڕۆژانە ڕوبەڕووی دەبنەوە لەوەی لۆ نمونەکە ژمێرکار دەچێت پێوەری کارەبا دەخوێنێتەوە ڕەنگە جاری وهەیە بە هەڵا ڕەنووسەکە داخل دەکە یاخود کە دەیگەڕێنێتەوە داخلی کۆمپیوتەر دەکرێت ڕەنگە بە هەڵە داخل دەکرێت ئەوە لەو حالەتدا ڕەنگە هاوڵاتی تووشی ئەزیەتێکی زۆر دەبێت تاوەکو ڕاستکردنەوەی هەڵا لۆ پسوولەکەی دەکرێت لە حاڵەتی جێبەجێکردنی ئەو پرۆژەیەدا لەبەرەوەی بەو سیستەمە ئەلکترۆنیە بەسرایتەوە خوێندنەوەی پێوەرەکان پێویستی بە ژمێرکار نابێت ئەو ئەگەری ئەو هەڵانێک کە ئاماژەم پێداکە لەلایەن کەسەکانەوە هەڵی مرۆیی کە ڕەنگە ئەگەری ڕوودانی هەیە ئەوانە هیچیان نامێنێن ئەوانە کۆمەڵێک گرفت لە کۆڵ هاوڵاتی دەکاتەوە وهەڵکەوێ بە ئەلکترۆنی بەڵێ هەر کاتێکیش بێ بە ئەلکترۆنی بێگومان خزمەت دەکات دروستە باشە لەم سیستەمەیە هیچ ئەمپێرێک دیاری کراوە نەهاتمە سەر یەک لە خاڵەکانی ئەوە یەک لە مواسەفاتە باشەکانی ئەوەیە لە سیستەمی کۆمپیوتەریەوە تو دەتوانی هاوبەشی کارەبا چەندی بتەوێت لۆی سنووردار بکەیت لە کاتی ئێستادا سنووردارکردنمان هەروەکو پێشووە بە پێ ڕێنماییەکان ئێمە هاوبەشی کارەبایان 40 ئەمپێری فیسی پێدەدەین یان 40 ئەمپێری سنگل فیسی پێدەدەین لە کاتی ئێستادا هەروەکو خۆیت هیچ گۆڕانکاریی بەسەردا نەهاتێ بەڵام لە هەر کاتێکدا بمانەوێت لۆ نمونە بمانەوێت ئەو کارەبایی کە لە بەردەستماندایە بەشی ئەوە دەکات ئێمە هاوڵاتیان سبەینی 20 ئەمپێریان پێ بدەین لۆ نمونە ئەگە بمانەوێت هەمووی بکەینە 20 ئەمپێری بە یەک جار دەتوانین هەمووی بکەینە 20 ئەمپێری ڕەنگە ئەو کارەبای بەشی هەمووان دەکات یان ئەگەر نەمانەوێت هەر هەمووان ڕەنگە بمانەوێت جێگایەک جیا بکەینە لۆ نمونە جێگایەکی وەکو بنەسڵاوە جێگایەکی وەکو دارەت و ئەگەر بمانەوێتن لۆ نمونە 16 ئەمپێریان پێ بدەین یان 20 ئەمپێریان پێ بدەین و بەڵام لە بەرامبەردا بتەوێت کاتژمێرەکانی هەبوونی کارەبای زیاد بکەیت لۆ نمونە ئێستا لە کاتی ئێستادا ئێمە 16 ئەمپێر ببوورە 16 کاتژمێر کارەبا دەین بە تێغرا
ئەگەر بێت و ئەو سیستەمە پەیڕەو بکەین لۆ نمونە لە بنەسلااوە بیکەین بە 20 ئەمپێریان بیکەین بە 16 ئەمپێر دەتوانین لە زیاتی ئەوە 16 کاتژمێر ڕەنگە 20 کاتژمێر کارەبایان پێ بدەینەوە کاتیان 90 کاتژمێر کارەبە لە بەرامبەر ئەوەی کە ئەمپێریەکەیان کەم کرێتەوە لە بەرامبەرەوە دەتوانینەوە ئەو مواسەفاتانە باشانەی هەمووی تێدا هەیە و لە بەردەستدا دەتوانی کاری تێدا بکەیت. ئەم سیستەمەکەی دەچێت بۆ قەزاکانی دەوروبەری پارێزگای هەولێر وەکو قەزای خەبات و قەزای چۆمان ئەو قەزایانی دەوروبەر لە ناو شارەوە لە سەرتاوە دەستی پێکرا دوای ئەوەی کە ناوشار تاوا دەبێت بێگومان دەچینە دەوروبەریش ئەنی پلان هەیە بۆ دەوروبەر تاکید بۆ هەموو هاوبەشانی کار بۆ پلانێکەوە داتان ناوەکیە بێ لە نێو هەولێر تەواو بێت بەخۆی بەپی ئەو گرێبەستی هەیە کە دەبا لە ماوەی 2 ساڵدا تاوا بێت بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەرانەی کە دێنێ پێشەوە ڕەنگە نەتوانرایەوەکو خۆی بڕوات بە تایبەتی قەیرانی تەندروستی کۆرۆنەکە هاتە پێشەوە ڕەنگە 4-5 مانگە دۆخەکەی زۆر دواخست ئەوانە ڕەنگە ئەو کێشە و گرفتانە ئەگەر نەبووە ڕەنگە ئێستا ڕەنگە 150 زیاتری جێبەجێ بوو هەرچەندە ئێستش ڕێژەیەکی خراپ نییە تا ڕادێک زیاتر لە 120 جێبەجێ بووە پرۆژەکە بەڵام ئەگەر بێت و ئەو قەرانە نەبا لەبەرەوەی ناتوانین تەخمینی ئەوە کە بڵێن کەی تەواو دەبی بەڵام بەجێری گرێبەستەکەەوە گوتم دەبایە لە ماوەی 2 ساڵدا بێتەوە بێت. باشە دانی کارەبا بە کردی تایبەت ئەمە یەکێک لەو پرسیارانەیە کە هاوڵاتی بە جۆرێک لە جۆرەکان لای پرسیارە ئاخۆ بدرێ هەرچەندە پەیوەزنیە بە جەنابتانەوە بەڵام بێگومان زانیاریتان هەیە ئەگەر کارەبا بدرێ بە کردی تایبەت ئایا هاوڵاتی سوودمەند دەبێت بۆی کە بڕی کارەبای زیاتری ڕۆژانەی پێ بدرێ؟ هەموو ئامانجەکان ئەوەیە کە هاوڵاتی سوودمەند بێت. حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵە هەرەسەرچیەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی کارکردن لەسەر باشترکردنی دۆخی کارەبایە. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا هەموو ئاراستەکان دەگرێتە بەر گرتیتیە بەر لۆ ئەوەی کە بتوانێت بە هەر شێوەیەک بێت دۆخی کارەبای هاوڵاتیان چارەسەر بکات. یەکێک لە هەوڵەکان وەکوتم ئەو پرۆژەی تۆری زیرەکە سەرڕای قەیرانی دارایی بەڵام و لەبەرەوەی لە هەمان کەدا بودجەیەکی باشیشی پێویست بوو ئەو پرۆژەیە بەڵام لەبەر زۆر زەرورەتی بەردەوامی درایە بۆ پرۆژێ ڕەنگە زۆربەی هەرە زۆری پرۆژەکان لە ماوەی ڕابردوو ڕاگیرایە بەڵام ئەو پرۆژە یەک لەو پرۆژانە بوو کە ئێستا بەردەوامی هەیە ئەوە یەکێک لە هەنگاوە هەرەسەرچیەکان. هەنگاوی دووەم یاخود ئاراستەی دووەم لۆ چاکردنی دۆخی کارەبا دانی بە کەرتی تایبەت بواری دابشکردن باز دەکەم بواری دابشکردن بدرێ بە کەرتی تایبەت لۆ ئەوەی دۆخی کارەبایەکە یاخود ئەو کارەبایی کە هەمانە ئێمە ئێستا باسی 16 کاتژمێر کارەبا دەکەین چۆن بتوانین کارەبا وا لێ بکەین کە بێتە 24 کاتژمێر و بابەتێک نەمێنێ بە ناوی کێشەی کارەباوە دەبێت کۆمەڵێک هەنگاو بنێن. یەک لە هەنگاوە سەرچیەکانی دیکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەینێت ئەوەیە دانی بواری دابشکردن بە کەرتی تایبەت کە ئومێد دەکەین پرۆژەیەکی سەرکەوتوو بێتن و لە کۆتاییدا بە سوودی گشتی تەواو بێتن و دۆخی کارەبامان باش بکات. ئینشاءالله هەمومان بەو هیوایە بەئەکید. باش حوسێن بێگومان باسیەوەمان کرد وەرزی زستان خوازە سەر کارەبا زیاتر بێ حەزەکەم تۆکو بە ڕێوەبەری گشتی چ ئامۆژگاریەکت بۆ هاوڵاتیانەیە بۆ خانەوادانەیە بەتایبەت بۆ دایک و باوکان کە لە ماڵەوە بەرپرسن لەو بڕە کارەبایکە بەکاری دەهێنن بۆی کە کارەبا زیاتر و زیاتر ئێوە کاتژمێرەکەی زیادکەنەوە بەشی هەموو خەڵک بکاو هەموو هەوڵک ئامۆژگاریتان چێ لەم ئەوە کە زیاتر پەیوەنددارە بە هاوڵاتیانی بەڕێزەوە بە دروستی بەکارهێنانی کارەبایەکەیە. ئێمە کە کارەبا دەدرێت بە هاوبەشانی کارەبا مەبەست ئەوەیە کە هاوڵاتی بەکاری بێنێ بێگومان بەڵام داواکاری ئێمە لە سەرجەم هاوڵاتیانی بەڕێزەوەیە کە بە دروستی بەکاری بێنن. دروستی بەکارهێنان ئەوەیە کاتێککە لە شوێنی کارکردن یاخود لە شوێنی حەوانەوە نامێنەی ئامێرە کارەبایەکان بکوژێنەوە کاتێککە لە ئیستا بەداوە بەکارهێنانی سپلیت پلەی گەرمی سپلیتەکە پێویست ناکە لەسەر 32 دابنیت و دەرگای ژوورەکە بکەیتەوە بەکارهێنانی ڕووناچی لە کاتی ڕۆژدا ئەوانە زێ بە کوتی زێدەڕۆیی لە بەکارهێنانی کارەبایەکان هەوڵ بدرێت کەم بکرێتەوە زۆر گرنگە. ئەوە خاڵێکیان خاڵی دووەمیان دەبارەی ئەو جێگایانی کە پێوەری زیرە چەند لێ بەسرایە داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز ئەوانەی کە تاوەکو ئیستا هاوبەشی کارەبایان نەکردەوە پێوەریان نەبەستایە بە زووترین کاسەردانی فەرمانکانی فرۆشیاری وزە بکەن لەبەرەوەی لەو ماوەیەدا ئەو جێگایانێک کە پێوەری زیرەکیان لۆ بەسترایە و هاوڵاتیان بەسەرپێچی کارەبایان ڕاکێشایە یاخود بەبێ پێوە ڕایان کێشایە لەو ماوەیەدا لە سیستەمی کۆمپیوتەری پێوەری زیرەکەوە ڕاستەوخۆ کارەبایان لێ دەبڕێت ڕەنگە لە ناکاو تووشی ئەوە دەبن کارەبایان لێ دەبڕێت ئەوانەی کە
پێوەریان نەبەستا و هاوبەشی کارەبایان نییە لۆیە داواکارین لێیان بە زووترین کاسەردانی فەرمانکانی فرۆشیاری وزە بکەن لۆ ئەوەی مامەڵەی هاوبەشیکردنەوە بە فەرمی و ببنە هاوبەش و لۆ ئەوەی تووشی بڕینی کارەبانە بن لە ناکاودا ئەوە لە لایەکی دیکەوە ئەو هاوبەشانی کە پێوەری زیرێکیان لۆ بەسرا لە ئێستا بە دواوە خوێندنەوەی ئەو پێوەری زیرەک پشتی پێدەبەستێ و کاری لەسەر دەکرێت کار لەسەر ئەو پێوەرە کۆنەکان ناکرێت لۆ ئەوەی تووشی ئەوە نەبن کە ڕەنگە لە ناکاودا کرێکی زۆریان بێتەوە لە ئەنجامی ئەوەی کارەبایکی زۆریان خەرج کردیە ڕەنگە تاوەکو ئێستا ڕەنگە گەر سەرپێچی کردبێت یاخود پێوەرەکەی بە دروستی کاری نەکردبێت ڕەنگە پارەیەکی زۆر کەمی لۆ هاتەوە یانخود ڕەنگە لەژێر پێوەرەکەیەوە تا ئێستا کارەبای ڕاکێشابێت بە سەرپێچی ئەوانە ڕەنگە کرێکی زۆر کەمیان لۆ هاتەوە بەڵام لۆ ئەوەی تووشی شتێکی ناکاو نەبن هیوادارین بە خۆیان دابستنەوە ئەو زێدەڕۆیی کە لە بەکارهێنانی کارەبادا کردیانە نیکەن لۆ ئەوە تووشی ئەو شتە لە ناکاوە نەبن. دەستە خۆش بێ کا حوسێن زۆر زۆر سپاس کە لەم تەوەرەیە لەگەڵمان بووی سپاس بۆ هاوکاریت طبعاً ئینشاءڵڵا بەو هیوایی هاوڵاتیان بەشێک لەو ئامۆژگاریانە جێبەجێکم بۆی کە سوود بە گشتی بگەێنێ بەڵێ زیان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان ڕاستەوخۆ وتەکانی بەڕێوەری گشتی کارەبا بوو لە شاری هەولێر دیارە ئامۆژگاری ئەومان دەکا کە زیاتر پێوەرەکان بەستین و هەمومان پابند بین بۆی کە کارەبای زیاتر و زیاتر بە هەموو لایەک ببەخشێ دەگەڕێمەوە لای کاکسالار و شەیداخان لە ستۆدیۆی سلێمانی ببوورە ئێمە کۆنتترۆل دەڵەن هیچ کاتی نەماوە داوای لێبوردنەکەم زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە شت عیمران بەڵێ بینەرانی ئازیز دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەکەین فەرم تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب
لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات. بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە سامت بێ مۆبایلتە. دەستگای نوری حیکمە لە بینە تازەکەن بڵێ بیگرنەوە سەڵتن. زۆرتر حەزەکەن کووە چی ئەم جارە؟ قوتابیانی ئێوە مۆڵەتی هیم قیراءە. پێکێنانی لیژنەیەکی 8 کەسی بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەردوو حکوومەتی عێراق و هەرێم سەبارەت بە کێشەکانیان لەسەر نەوت و موچە و بودجە.
بە پێی نووسراوەکەی حەلبوسیەرکی لیژنەکەی ئەوەیە کە لەسەر کێشاڵ پەسێرداوەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەری مامناوەندی لەسەر بنەمای دەستور بدۆزنەوە. هەریەکە لە محەممەد دەراجی، عەدنان زروفی، عەبود عیساوی، فەیسەڵ عیساوی، حەسەن شویرید، محەممەد شیاع سوودانی، مزاحیم تەمیمی و هیشام عەبدولمەلیک ئەندامی لیژنەی هەشت کەسیەکەی ئەنجومەنی نوێنەران و هیچ ئەندامێکی کورد ئەندامی لیژنەکە نییە. ڕاگەیاندنەکانی سووریا درنگانێکی ئەم شەو هەواڵی هێرشی ئیسرائیلیان بۆ سەر پایتەختی وڵاتەکەیان بڵاو کردەوە. میدیای فەرمی سووریا بەیاننامەیەکی سوپایان بڵاو کردەوە کە درنگانێکی ئەم شەو ئیسرائیل هێرشێکی ئاسمانی بۆ سەر دیمەشق ئەنجام داوە. بەپێی بەیاننامەکەی سوپای سووریا، ئیسرائیل هێرشی ئاسمانی بۆ سەر سووریا ئەنجام داوە کە هێرشەکە بنکەی سەربازی جەبەل مانعی کردوتە ئامانج و تەنها زیانی مادی لێکەوتوتەوە. بەپێی زانیاریەکانی ئامانجی ئیسرائیل لە هێرشە ئاسمانیەکەی بۆ سەر بنکەی جەبەل مانع ئەوە بووە سوپای پاسدارانی ئێران لەو بنکە سەربازیە مەشق و ڕاهێنانی پێ ئەنجام دەدرێت. سەرچاوەکانی هەواڵ ئەوەشیان بڵاو کردەوە هێرشەکان لە ئاسمانە و لە ڕێگای فڕۆکەی جەنگیەوە بوون. یەکێک لە هێرشەکان بەرزایەکانی جۆلانی لا دیوی سووریادا کردوتە ئامانج. کورتی هەواڵەکانتان پێشکەش کرا، پاژناو بڕێک دەگەڕێنە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بن. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. تەوەری دووەمان باسکردنە لە پرۆژە نوێیەکانی دەستگای نووری حیکمە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵە پرۆژەی نوێیان پێشکەش کرد و هەڵبەتە ئەم دەستگایە زیاتر کار لەسەر لایەنی پەروەردەیی دەکات لە هەمان کاتیشدا گرنگی بە لایەنی زیندووکردنەوە و تێڕامان لە قورئانی پیرۆز کە زۆرتر خۆی لە بەرکردنی قورئان و شیکردنەوەی ئاەتەکانی قورئان و لە لایەکی تریشەوە ئیش لەسەر گەنجانی وڵاتەکەمانەکەن کە زۆرتر بەڕووی لایەنە پەروەردیە دینیەکەماندا کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان زۆرتر هەرێمی کوردستان موسڵمانە. هاوکارانمە گەرگوێن بکوژێنەوە بۆی من بتوانم قسەم پێ بکرێ. دەستخۆش. هەڵبەتە ئەم دەستگایە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لقیان هەیە، لە شاری سلێمانیش لقێکی گەورەیان هەیە کە خۆشبەختانە توانیویانە جێپەنجەیان لەو لایەنانی باسم کرد. دیار بێ من هیچی تر باز لە دەستگاکە ناکەم، زۆرتر لەگەڵ میوانەکەم ئەمەوێت خۆیان باز لە کار و چالاکیەکان و پرۆژەکانیان بکەن. زۆر بەڕێزان هەریەکە لە ماوەسا عومەر نەجمەدین ئەندامی دەستەی کارگەری دەستگاکە لە سلێمانی، هەروەها خاتوو ئیلهام محەممەد بەڕێوەبەری بۆردی گەنجان بەشی خوشکان لە ستۆدیۆ لەگەڵمانە بن بۆ باسکردن و قسەکردن لەسەر پرۆژە نوێیەکانی دەستگای نووری حیکمە. بەخێر بێن ماوەساییان، خاتوو ئیلهام بەخێر بێن. ماوەسا عومەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم. دەستگای نووری حیکمە زۆرتر ئەمەوێت بینەرانمان بیسەرانمان بزانن زۆرتر کار لەسەر چی دەکات. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خۆی پەروەردگار و سوپاس و ستایش بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەستگاکەی ئێمە هەر لە ناوەکەیەوە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری، یعنی ئێمە زیاتر ئیش لەسەر پەروەردەی مناڵان و گەنجان و گەورانی ژەکەین و لایەنی ڕۆشنبیری بە تایبەتی ڕۆشنبیری قورئانی بۆ ئیش لەسەر لایەنە ناکەین، یعنی هەم لە ڕوانگەی پەروەردەییەوە لە ڕوانگەی ڕۆشنبیریەوە و ئیش زیاتر لەسەر ڕۆشنبیری قورئانیەکەین. ئەنی خەڵک وشیارەکەینەوە دەربارەی قورئان، دەربارەی مانە مەبەستی قورئان، دەربارەی چۆنیەتی خوێندنەوەی قورئان، ئەنی هەم لایەنی خوێندنەوەکەی و هەم لایەنی تێگەیشتن و ڕوونکردنەوەی. زۆر باش. ئەم دەستگایە لە کێوە دامەزراوە و بەدەمەوە چوونیشتان چۆنە یانی؟ بەڵێ تاوان دەستگاکە لە سەرتاسەریە لە هەرێمی کوردستان هەیە. نووسینگەی سەرەکیمان لە هەولێرە، لقی سلێمانی تاوان نووسینگەی سەرەکی سەرەتا کە دەستگاکە دامەزراوە لە 2007 لە 2009 لقی سلێمانی کراوەتەوە، لە ساڵی 2009 لقی سلێمانی کراوەتەوە. سەرەتا بە سەرەتا ئاتن هەر کەمتر دەست پێەکەی وردە بەڵێ نووسینگەی سەرەکی لە هەولێر بوو، لەوێوە
لقەکان کراو نەتوانێت 2009 وەکوتم لە سلێمانی لقی کراوەتەوە ئەلحەمدولیلا خەڵک زۆر ئیسیجابێک ینی زۆر باشی هەبووە کە ئەم دەستگای هەرەوە تا خەڵک پێینە بە خەڵک ئاشنا و خەڵک ناسی زۆر بەدەمەوە چوون هەبووە خەڵک ڕووی تێکردو و کە ئێستا ماگەر بتوانین ینی توانامان نییە قوتابی وەرگرین قوتابی وەرگین ماشەڵا بینایەکی گەورەمان هەیە گەر سێ بینای ئەومان هەبێ هەر جێگای نابێتەوە ئەنی بەردەوام فشارمان لەسرە بۆ وەرگرتنی قوتابی بێلەوەی کێمە لەقی سلێمانی بڵین بینایەکی باشمان هەیە دوو بازنەشمان هەن ئەنی بازنەیەکمان هەیە لە سێتوان کەش قوتابێکی باشی هەیە لەگەڵ پارساڵ بازنەی بەکرە جۆشمان کردەوە کە لەسەر جادەی ئەواڵە ئەنی ئێستا بەردەوام لە گەڕەکەکان و لە منتیقەکان فشارمان لەسەر کە بازنەی تر بکەینەوانێ و زیاتر بەرە مەوبارە لە ئێستادا ژمارە قوتابیانتان چەنە؟ لە ئێستادا بەڕاستی بەد لە دوای کەرنتینەوە سەرژمێرێکی دقیقمان نەکردو بڵین هینکەین پێش کەرنتینە هەمان بووە بەڵام لە دوای کەرنتینەوە تەسەور ینی بە گەورە و مناڵ و هەموویەوە چکەمە بەشی مناڵ و نەوجوانمان هەیە پاشان بەشی گەورانمان هەیە گەورانی بران گەورانی خوشکان طبعا مناڵ و نەوجوانی شەمووی هەر جیاوازن بە عمومی هەمووی نزیکە بێتەوە لە 2000 قوتابی زۆر باشە خاتو ئیلهام دێمە لای تۆش چاوەڕوانی ناخۆشە بەڵام بە تایبەت دێمە لای تۆ لەبارەی گەنجان و پرۆژەکانی ئێوەی گەنجان ماسە عومەر باس کرد کە زۆرتر من وام تەرکیز کرد کە بەس لە هەولێر و ئەزانم ڤیدیۆکمان هەیە لێمەکە ئەمەوێتم پرسیارم وەڵامی پرسیارم دەستکەوێت بەس لە هەولێر و سلێمانی لەختانەیە یان لە شارەکانی دیکەی وکو هەڵەبجە و ئەوانە نیتانە؟ نەخێر ئێمە بەگشتی 16 لقی ڕسمیمان هەیە لەگەڵ 3 لقی ئەزمموی طبعا ئێمە 6 مانگ هەر لقێگەکرێتەوە ئەزممویە ئیسیجابەی خەڵک چۆنە ئیش و کارەکان چۆن بەڕێواچێ دوای ئەو 6 مانگە ئەبێتە ڕسمی و ئیجازەی بۆ ڕێگیرێ لەلایانی لە هەموو شار و شارشکەکانە تقریبا لە زۆربەی شار و شارشکەکان هەمانە لە سلێمانی و سەی سادق شارە زور هەڵەبجە ئەوە نووسنگەی سەرەکی لە هەولێر لە کۆیە لە ڕانیە لە قەڵاتزێ لە خەلیفاوە لە سۆران یعنی لە زۆربەی زۆر لە کەرکووک لە چەمچەماڵ ینی کەم شوێن هەیە لەقێکی ئەمە لێ نەبێ یا بازنێکی لێ گەگەر وەربگیرێت سەرەتا ئەو بەشە ئەزممویە ببینێت ئەو 6 مانگە دوجار ئەتوانێت بچێتە لەقێکی سەرەکیتان ببوورەوە مەبەست مەرجە هەر خوێندکارێکە وەرەگیری هەر قوتابیەک لە سنتەرەکەتان ئەبێ ئەو سەرەتا و 6 مانگە ئەزممویە وەربگرێت دوجار ئەبێت ئەچێتە لە قەسەرێکەکان و بەشداریە بێت من تێگەیشتم ئەمە بۆکردنەوەی لقێک سەرەتا مەسەن شوێنێک داواکە کە لق بکرێتەوە کۆمەڵە مامۆستای بەڕێز داواکەن و داواکاریەکە پێشکەشی نووسکەی سەرەکیەکەن ئەوان شوێنەکە ئەبینن دوایی شوێنی بڵین دەرزوتنەوە و لقەکە کە ئەکرێتەوە دیاریەکەن و 6 مانگ لەژێر ئەزمموی نووسنگای بێت دوای ئەو 6 مانگە بێتە لقی ڕسمی وەکو لقەکە وەکو قوتابی ئاساییە کاتمان کەمە بۆیەوە ئەشمانێ زۆرترین پرسیارکەن ڤیدیۆکمان هەیە بینەرانی عەزیز لەبارەی پرۆژە و کار و چالاکیەکانی چەند ڕۆژی داهاتووی ئەم دەستگایە پێکەوە بینەری دەبین دواتر قسەی جددیتر لەسەر کار و پرۆژەکانیان دەکەین فەرموو الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما بەناوی دڵمانە و بەناوی یەکەیەکی ئەندامان و کارجێ و مامۆستایانی دەستگای نوری حکمە لە دەوڵەتە و ڕۆشنبیری لەقی سلێمانی جوانترین و ئازاوەترین شەرکەبووی بە خێراتنتان پێشکەش دەکەین. سوپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئیجازەی داین یارمەتی داین هیدایەتی داین لەوەی کە لە خزمەتی قورئان نابین بۆ ماوەی 4 ساڵ سوپاس بەخوا توانیم ئیجازەی حەفسان عاصم وەرگرم لای بەڕێز مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا سوپاسی مامۆستاکە مەکەم داواکارم خوای گەورە بکاتێ تووشی قیامەتی ئەو داواکارم لە خوای گەورە هیدایەتی منیش بدات بۆ بتوانم خزمەتی قورئان بکەم. بسم الله الرحمن الرحیم
ئەمڕۆ نوێنین هەنگی ساڵانی دەستگای نوری حکمە پەروەردە ڕۆشنبیری لقی سلێمانی تایبەت بە پێدانی مۆڵەتی قرائەت و قورئان لە قرائەت و ڕیواتە جیاوازەکان بەڕێوە دەچێت. ئاهەنگی ئەم ساڵمان بە هۆی نەخۆشی کۆرۆنا بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە دیارەکردمان بە سێ بەشەوە ئەمڕۆ بەشی سێمی ئاهەنگەکە بەڕێوەچێت کە تیایدا 34 برا مۆڵەت وەرەگرن لە قرائەتە جیاوازەکان لە قراءة 10 كبرى و10 صغرى ولروايات حفص وشعبة هم روايات قراءة جواز كان وهفتي بيشو تري شخص شوار في المولات يا ورقد كواتا كوي جشتي أو خنكرانا من كلام صال دا مولات يا ورقد إنهم فليبتكن آذان الأنعام ويبنى عن ساري بقياد من ذاك لسي مراسيم ولسي كانت الجواز دا نوهمين هنجي أم صالمان ضرهم برين خوشحالم ئەمڕۆ لە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری ئیجازەی قراءەتی حافظ عن عاصم بەدەست ئێنم لەلایەن مامۆستای گەورەمەوە و هەروەها باوکی بەڕێزمەوانە. خۆشحاڵترم کە ئەم بڕواننامەیە کە پێمە بەخشرێ بە سەنەد ئەگاتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لەوە بۆ جوبرائیل و لەوە بۆ خوای پەروەردگار. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وتم التسليم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أنا المجاز شامخ أمين حسن من محافظة الأنبار قضاء هيت. شهادتي الدراسية ماجستير أحياء مجهرية طبية. الحمد لله أنا التحقت في المركز في سنة 2015 والحمد لله استطعت أن أجتاز رواية عاصم بقراءة عاصم براوييه الإمام شعبة والإمام حفص. ما نصاقو السبب بكتو هنا أمري زوا براسي كفاصة دي دولة إخوة رفضي درشان إلى تكون بيشان خزمتي يعني تبرزي قلبي أخوي برخوي كولا يكون دولة إنا نحن نزلنا الذكر وإنا له حافظون قال برخوي قرآن بارزة قرآن لتشقي يستوي وما بينهما وما تحت الثري. دووبارە سڵاوتان لێ بەڕێزان کاتمان زۆر کەمە ئەمەوێ زۆرترین پرسیاریان لێ بکەین و بە کورتیش وەڵاممان بنەوە بۆی ئێمە زۆرترین پرسیارتان لێ بکەن بەڵێنم پێدای خاتوی ئیلهام بێمە لای تۆ ئەمەوێت بۆردی گەنجان لە ناو دەستگای ڕۆشنبیری نوری حکمە ئیشی چییە زۆرتر ئێوە فۆکەستان لەسەر چ ئیش و کارێکە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆم دەرفەتە خۆشحاڵین کە ئەلحەمدولیلا ئەمڕۆ لای ئێوەین وەکو تعریفێکی حکمەیە بۆردی گەنجانتان بۆکەین. بۆردی گەنجانی دەستگای نوری حکمە نزیکەی وا بۆ 2 ساڵە توێ دامەزراوە هەر بریتە لەو گەنجانێکەوە لە مناڵەوە لە ناو حکمەیە گەورە بوون و پەروەردە بوون. مامۆستا زانە لە سنتەری حکمە پێشنیاریەوەی کردکەوە بۆردێکدا بندرێ بۆ گەنجانی دەستگا بەم بەسیەوەیکەوە کۆمەڵێک چالاکی هەیە زیاتر پێویستی بە ئیشوکاری گەنجان هەیەوانە توان سەرپەرشتیاری بکەن و هەروەها و گەنجانشکەوە لە ناو حکمەیان بەیەکەوە بە کۆمەڵە بە گروپات کۆمەڵە ئیشوکار بکەن وەکو ئیشوکار هەر لە ناو حکمە ئێمە ئیشەکەین کۆمەڵە چالاکی هەیە جاری وایە ئێمە چالاکیانەتان چین کە پێویستە و گەنجانە ئەنجامی بن. چالاکی ئێمە ئەلحەمدولیلا هەر لە سەرەتای کردنەوەی بۆردی گەنجان و دامەزراندنیەوە کۆمەڵە چالاکی زۆر بەرچاومان هەبووە. بۆ نمونە یەکەمین چالاکیمان بەڕێوەبردننی خولێک بوو خولێکە بۆ مناڵان کرا بۆ خولێکی هاوینە ئەوە ساڵی یەکەم بوو واتە پار ناپێرار و هەروەها کۆمەڵێک چالاکی تر چالاکیەکان زۆر نەتوانم بڵم زۆرینەی و چالاکیانێک کە لە حکماکرێتەوە بۆردی گەنجان تیا بەشدارە بۆ نمونە هەر لە هاوینی ئەم ساڵە کۆمەڵێک کار و پرۆژەی زۆر کراوە وەکو ئەنجامدانی خێوەتگەیەک بۆ گەنجان و ئەنجامدانی پرۆژەی چۆنڵی پەروەردەکردنی تازە پێگەیشتوان کە بۆ پۆلەکانی 8 و 9 دەبوو ڕۆژێکی پڕ لە چالاکی بوو لە بەیانی هەتاوەکو ئێوارە ئەو بەردی گەنجانە لە تەمەنی چەندەوە بۆ چەند شمولەکە چکە پێشتیژەوە پرسیارێکی مامۆستا سالار بوو لە چ تەمەنێکەوە ئەتوانین بێتە لای ئێوە؟ بۆردی گەنجان ئەتوانین بڵێن ئێمە ئەندامی دەرەوەی حکمە یا هەموو تەلەبێکی ناو حکمە ناتوانین وەربگرین ئێمە وەکو ئەندام لە ناو بۆردەکە وەکو بەڕێوەبەرێکیش وەرگرتنی ئەندام لە دەستی ئێمەیان نیە ئێمە وەکو بەڕێوەبەر تەنها سەرپەرشتیاری پرۆژەکە ئەکەین بۆی پرسیارەکەی بکە
چۆن مەسەلەن کەسێک لە دەرەوە مناڵێک یان گەنجێک لە دەرەوە سوودمەند بێ لەو کار و چالاکیانەی ئێوە نەک بوون بە ئەندام لە بۆردەکەیە. کار و چالاکیەکانمان ئێمە هەر کار و چالاکیە بکەین بۆ نمونە ئەگەر بۆ ئامی خەڵک بێت ئەوە ڕکلامی بۆ کرێ باسەکرێ بۆ نمونە با بڵین بە نمونە بڵین سیمینارێکەکەین فلان ڕۆژ ساعتەوەنە ئەمە شتێکەکەەوە ڕکلامی بۆ کرێ لە پێیجی دەستگا لە ناو دەستگایە ئیتر هەر کەسێ سوودمەند بێ ئێمە تەمەنەکە دیارەکەین و توانێت لەو تەمەنەوە بەشداری خاتو ئیلام بۆ خۆی هەر دەستگاکە کە تعریفەکەی زۆرتر بۆ لایەنی پەروەردەی و ڕۆشنبیری ئاینیە وانە ئێوە مەسەلەن ئایتی ئێوە مەسەلەن ئەو گەنجانەی کە دیاری کراوە بۆ نمونە دێن بۆ حفظکردنی قورئان بۆ تێگەیشتن لە قورئان بۆ لایەنی پەروەردەی هەردێتەوە لای ئێوە دەستگا کۆمەڵە یەکەی جیاوازی هەیە بۆ نمونە یەکەی هەیە تایبەتە بە تەحفیظ بە لەبەرکردنی قورئانی پیرۆز یەکەی هەیە وەک وتمانێکی بۆردی گەنجانە تایبەتە بێ شوکاری گەنجان یەکەی هەیە بەردەوام ڕۆژانە دەرسی قورئان و دەرسی پەروەردە و دەرسی تەجویدی تایە یعنی توێن بڵین هەر بەشە و یەکێکی تایبەت بەخۆی هەیە ئەم یەکانە دوازجار ئێوەش سەرپەرشتیانەکەن ئێمە وەکو پێم وتن لە بەشێک لە چالاکی و لە کار و پرۆژەکانە سەرپەرشتیەکەی واتە ئێمە چۆنڵی گروپێکین کۆمەڵە گەنجی حیکمەمان کۆ کردوتەوە کە ئەو گەنجانە خۆیان لەسەر ڕەوشت و بەرنامە پەروەردەی حیکمە گەورە بوون لە مناڵێەوە تەلەبێ حیکمە بوون وەسە گەیشتونەتە قۆناغێکەوە حیکمە الحەمدوللا و متمانەی پێیاونکەوە لە کۆمەڵی کار و چالاکیە ئامانجان چیە لە دروستکردنی ئەم بۆردی گەنجانە ئامانج لە دروستکردنی بۆردی گەنجان وەک ڕوونا هەموو گەنجێک هەموو کۆمەڵگەیەک گەنج چۆڵی پایسەرەکیەکانی و کۆمەڵگەیە ئەگەر گەنج خاوەنی عیلم بێ خاوەنی پەروەردە و چۆنەڵی ڕۆشنبیریەکی دروست بێ ئەتوانێت و کۆمەڵگەیە بگۆڕێ لە زۆرەوە حیکمەش تەوان ئێمە دوای فەزلی خی گەورە سپاسی خی گەورە زۆر زۆر مەمنونی ئیداری حکمێنکەوە لە هەموو ڕێکەوە هاوکاری ئێمە بوون هەموو شتێکیان خستۆتە بەردەستی ئێمە تاوکێمە خزمەت بکەین بە گەنجان و بە توێژی کۆمەڵگە سەرکەوتو بن ئینشاڵڵا مامۆستادێمە لای بەڕێزت ئێستایا زۆربەی دایک و باوکان پێیان خۆشە کە مناڵەکانیان لە سنتەری نووری حکمەدا بن بەڵام زۆر جار باز لەوە دەکەن کە کێشەی هاتووچیان هەیە نازان بە چ شێوازێک بیانگەێن ناوێ ئێوە تا ئێستام کێشێتان چارەسەر نەکردو کە سەیاریان بۆ بگرن خۆتان هاتووچیان پێ بکەن بەداخەوەی چێکە لە کێشە سەرەکیەکانیانی بە تایبەتی بڵین هاتوشە بە تایبەتی بۆ شوێنە دوورانە بۆیە زۆر جار فشاریشمان لەسەرەکە بازنە لە شوێنە دوورەکان بکەینەوە مەسای هەواری شاروە برای محەممەد و شوێنانی کە دوورن لە لقەکەمانەوە بەستا ئێستا نەمانتوانێت چارەسەریکەن لەبەرەوە ئێمە تواناوان وەکولانی مادی تۆزێک توانای ئەومان نییە بۆ دایک و باوکش قورسە چکە ڕەنگە هەموو ئینەکە نەتوانەوە دەستە بەرکەن بۆیە لە ئێستا بەڕاستی هاتوچۆ لەسەر دایک و باوک خۆیەتی کار و چالاکی نوێتان چیە پرۆژەی نوێتان چیە وەکو سەنتەری نوێی بەڵێ وڵا بەردەوام ئێمە کار و چالاکیمانەوە بەردەوام پرۆژەشمان هەیە مەسەلەن ئێمە هەر لەسەر ئەوەی فێربوونی قورئانەکە ئیش ناکەین ینی لەسەر پەروەردە و لایەنی ڕۆشنبیری و سیمینار و کۆڕ و ئەنی لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بە نمونە ئێمەم هاوینە کۆڕمان هەوە لەگەڵ سنتەری زەهاوی سیمینارێک لەسەر پەروەردەی دای و باب کە کۆمەڵە مامۆستای باش بەشداری تیا کردووە کۆمەڵە خولی ترمان هەیە کە لاوانی مامۆستای ئیلهامیش باسیکە لەسەر کە بۆردی گەنجان کردویانەتەوە و سیمینارمان بەردەوام هەیە دایمە نەمانە لە خەیاڵمانایە و بەردەوام خەریکی ئەوانین ینی دایمە پرۆژە و کاری بەردەواممان هەیە بۆ داهاتوینشان خاتو ئیلام بەڵێن پێدای زۆرترین پرسیار لێ بکەم چکە گرنگە گەنج داینەمۆی کۆمەڵگەیە ئەمەوێت بپرسم کە بۆردی گەنجان لە ناو دەستگای نووری حکمە لە ناو هەموو لقەکانە ئەم بۆردە هەیە یاخود لە ناو سلێمانی ئەم تایبەتمەندیە دروست کراوە بەڵێ وەڵاهی من بە تەواتی زۆر ئاگداریم کەەوە لە ناو لقەکانی ترابوونی هەبێ بەس کۆمەڵێک چالاکیم بینیوە کە لە هەنێک لقدان دراوە نووسراوەیەکی گەنجان بۆ پێ بێکەواتە ئەکرێت لە بەشێک لە لقەکانی تریش هەبێت بەس پێما بێ فکری دروستکردنی و سەرەتایی بوونی پێما بێ وەکو لقی سلێمانی زۆر باش ئەو بۆردە کە هەموو گەنجێک مەرحەلەکانی ناو خوێندکاری ناو دەستگای نووری حکمە بڕێ دوجار ڕاستەخۆ دێتە ناو بۆردەکەتانەوە ئەوە کۆمەڵێک پێوەری هەیە کۆمەڵێک فیلتەری هەیە ئەوش لە دەست ئێمەیانە لە دەست ئیداری حکمە زۆر کاتکێمە پرۆژە و چالاکێکمان هەبووە بەشێکی زۆر لە گەنجان هاتوونەتە لامان ناویان نووسیەوە وتیانە چۆن لەوەکو بەتان مزرۆیەوە ئێمە زۆر حەزەکەین لەگەڵتانە ئەندام بین لەگەڵتانە هاوکار بین ئێمەش زۆرمان پێخۆشە و ناونووسمان کردوون بەڵام وەرگرتنیان لە دەست ئێمە باشە ینی ماس عمەر ئەم پرسیارە ئاڕاستەی تۆکەم هەمان پرسیار گەنجێک لای ئێوە پەروەردە بێت لایەنە ڕۆشنبیریەکە وەرەگرێت جا هەر یەکەیەک بێت کە باستان کرد
دوجار ئێوە دەستی لێبەرەدە ئێمە دەستی لێ بەرنادێن ینی هەتا ئەو بیهەوێ هاوکارمان بێ ئێمەش دەستمان پێواوێ سەبان نمونە بۆردی گەنجانە ینی هەموو مەرحەلەکانی سنتەری نوور حکمەی بڕیوە بڵین دەستگای نوور حکمە ئەنجام بۆردە دروست کراوە بۆی ئەم گەنجانە بتوانێت ئەو تاقە و توانایە ئەو ڕۆشنبیرەی وەریگرتووە جارێکتر بیگەێنێتەوە بە گەنجان ئەوانە بڵین لەو مەسەن بۆردی گەنجان لە ئیشی ترە لەوانە ئەتوانین ئیسفادان لێ بکەین وەکو مامۆستا ینی ئێمە زۆربەی ئەتوانم بڵم لە هەشتا مامۆستاکانمان لە مناڵیەوە لە لای خۆمان گەورە بوون مامۆستا ئەم بەس لەوە کردکەم گەنجانە لە ڕێی ئەم بۆردەوە بتوان تاقوتوانای خۆیان بگەن بە چ ڕێگەیە دەتوان ئایا تەنها لە ڕێگەی سیمینار و پێشکەشکردنی کار و چالاکیەوە ئەتانەوێت یاخود بە چ ڕێگەیە دەتوانن هاوکاری ینی ئەو تاقوتوانای خۆیان بگەن بە گەنجانی دیکە مەسەلەن حکمت دروستبوونی بۆردەکە هەر ئەوەیە ینی ئەم توانە و تاقە و فکرەی کە پێیانە ئەم بۆردەیان بۆ دروست کراوە بۆی بتوان مەسەن پرۆژە پێشنیارکەن لە ئیدارە تەزدیقەکرێ خۆیان مەسەن کۆمەسان بە نمونە ئێمە خولێکمان هەیە خولی سەلاحەدینی ئەیوب بوو بۆ پێگەیاندنی گەنجان خولێکی علومی شەرعیە هەر بۆردی گەنجان خۆیان پێشنیاریان کردو و ئیدارە ئیش و کارەکانی بۆ ڕێکوپێک کردو ئەوان خۆیان سەرپەرشتەکەن ئێستا بەردەوامە ینی ئێستا بەشی عەقیدەکەی تاو بە دەرسی عەقیدەکەی ئێستا لە دەرسی فقهن کۆمەڵە مامۆستای بەتوانە ینی هەمویان خەبیر لەو بوارە بڵێم دەرسەکان ئەڵێنەوە کۆمەڵە قوتابی زۆریش بەشداری کردو ینی 130 قوتابی بەشداری کردو لەو خولە ینیەوە یەکێکەترە لەو ئیشانەی کە بۆردی گەنجانێکن ئەو تاقە و توانای بۆ شێوازە ئەگەێنەوە بە خەڵکیانی لە ڕێی دەرسەوە لە ڕێی سیمینارەوە لە ڕێی کۆڕویا لە ڕێی خولێکی شەریعەوە خاتو ئیلام پرۆژەی نوێتان چییە بۆ گەنجان بۆ تاسە پێگەیشتوان و ئەشمێ بزانم ئەو گرفتانە چین کە دێنە بەردەم ئەو کار و چالاکیانی دەتانەوێت پانتایی کارکردنی بۆردی گەنجان لەو ڕوانەی کە دەتانەوێت گرنگی پێ بدەن دێتە بەڕێتان بەڵێ ئێمە هەر حالێن ئێستا وەکو یانێت توێن بڵین پرۆژەیە کە خەریکە کۆتایی پێێت پرۆژەی پێگەاندنی گەنجان لە دەستگا کە ئێستا بۆ خوشکان کراوەتەوە پێکاتوە لە 12 خولەکانی کۆمەڵک خولی ئەکادیمین وەکو هونەری سەرکردایەتیکردن هونەری و تاربێژی چۆنێتی بەڕێوەبردننی پرۆژە یاخود سەرپەرشتیاریکردنی پرۆژە چۆنێتی وانەوتنەوە ینی کۆمەڵێک خولی زۆر وەکو خولی پلانی استراتیژی کە هەمووی شادە بڕوانامەی متمانە پێکراوی هەیە ئەمەیەکێکە لەو پرۆژانەی کە الحەمدولیلا تاوکو ئێستا زۆر بەسەرکەوتووی هاتووە ئەتوانین بڵین 7 بۆ 8 لە خولەکانی ڕۆیشتووە تەنها نزیکەی 3 بۆ 4 خولی ماوە و لە هەر ناو ئەو پرۆژەیەشە خێوەتگەیەکمان ئەنجامداکەوە کەناڵی پەیامیش هاتبوون الحەمدولیلاویش لەبانی تاوکێوارە کۆمەڵە چالاکی و بواری هەمەڕەنگی لە خۆگرتە بوو وەکو چالاکی بۆ داهاتوش ئێمە لە چالاکی ناوەستین پشتیمان بەخۆی گەورەی تر هەنگاو بە هەنگاو هەر شتێک بزانین لە هەڕێکەوە هەر شوێنێک پێویستی بە ئێمەیە هەر شتێک لە حکمەیە ضرورە ئێمە لەو بوارەیە مەسەلەن سیمینار بکەین یا خوول بکەین یا باشە کاتم کەمە ببوورە لەبارەی لەبەرکردنی قورئان ئەلبەتە گەنجێکی زۆر حەزەکە قورئانی پیرۆز دەبەرکە دوجار بەرجەستەی کرداریشی لە خۆیان بکات ئێوە زیاتر ئێوە تەبەن بەشێکتان ماسە عومەر هەڵە نەبم کار لەسەر لەبەرکردنی قورئانە کۆمەڵەیەکی زۆرمان هەیە پرسیارەکانت تۆزە زۆر بوون و کاتەکە ڕاستە کۆمەڵەیەکی زۆرمان هەیە یەکەی گەنجان نیشەکە لە یەکەکە باشە لەبەرکردنی قورئان ئەمەوێت ئەم پرسیارە بۆ هەردووکتان بێ ئێوە زۆرتر هەر ئاەتەکانیان پێ لەبەرەکەر یاخۆ نەخێرەتانەوێت لەگەڵ لەبەرکردنی قورئانە لایەنە کرداریەکانی قورئانیش جێبەجێ بکەن لەم گەنجانەیە ئێمە یەکەی لە بەرکردمانی ناڵم یەکەکانمان جیاوازە یەکەی سەرپەرشتیاریمانی یەکەی پەروەردەمانێ ئەنێم یەکانەمان هەمووی هەیە ئەو کەسەکە لە یەکەی لەبەرکردن ناوی خۆی نووسێ لەوێ قورئان لەبەرەکە بەڵام لە هەمان کاتە لایانی مەسەلەن تەفسیرە پەروەردەیە پێگەاندنە ئەو دەرسانەش ئەخوێنێ ینی لە هەردوو کاتەکە هەردوو لایەنەکە وەڵامی و پرسیارەی ئێوە مەرج نییە هەر لە یەکەی لەبەرکردنە ئێمە بەردەوام کاتێ تەلەبێتە حکمات لە خوشکان لە برایان ئێمە سەرەکیترین چۆنڵی بۆ ئەو تەلەبێ ئەوەمان هەیە کەوا ئەو تەلەبێ پەروەردە بێ لەسەر ئاکار و ڕەوشتێکی قورئانی بەرز و جوان کەوا دوای بتوانێت یەکەم شت بۆ خێزانەکەی دوای بۆ گەڕەکەکەی دوای بۆ کۆمەڵگەکەی دوای ئەو خوێندنگەی لێت ینی لە هەموو ڕێکەوە لە ڕەفتارە بگۆڕێت نەک تەنها بسمانەوە بێ قورئانی فێر بکەین طبعاً تۆ کاتێ قورئان فێری تەلەبەیەکەی مەسئولیاتە بزانانی ئەوەی کە قورئان داوایەکە ئەوەشی فێر بکەیت جوانە زۆر ڕاستە ماسە عومەر هیچت ماوەوار زۆر بە کورتی دەچرکە
وڵاجان دەچکە وەکومەوەسا و تێر گەرم نابی وڵات جا کار و پرۆژەکانمان زۆرن تەنها لەو سەر و لایەنانە نەبێت کە بەڕێستان باسی کرد یعنی ئێمە سوپاس بخوا ئەوە فەزلەکە خۆی پەروەردگار پێی بەخشیون ئەتوانین بڵین زۆربەی هەرە زۆری بنکە و ڕێکخراوەکانی سلێمانی حیکمەت دایکە بۆیان ینی بەڕێوەبەرەکان مامۆساکانە لە حیکمە پەروەردە بوون و پێگەیشتون و لێ چوون لە قوڕ ڕێکخراوی تریان کرد بە هیوای کاری جوانتر و باشتر خاتووی لام کاتمان نەما زۆر بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی زانیاری زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر نەهەنگی شین فەرموون با پێکەوە بینەربین فەرموو نەهەنگی شین گەورەترین گیاندارە لە جیهاندا هەندێکیان درێژیان دەگاتە 30 مەتر و کێشیان دەگاتە 170 تا 200 تەن بەچکەی نەهەنگی شین لە 7 مانگی یەکەمیدا ڕۆژی 400 لیتر شیر دەخوات و ڕۆژی 90 کیلۆ کێشی زیاد دەکات زمانی نەهەنگی شین 2 تەن و 600 کیلۆیە و دڵیشی 600 کیلۆیە نەهەنگی شین دڵی لە یەک خولەکدا 6 جار لێ دەدات و شادەماری خوێنی ئەوەندە گەورەیە کە مرۆڤی ئاسایی ئەتوانێ مەلەی تێدا بکات نەهەنگی شین دەتوانێت بۆ ماوەی 6 مانگ بەبێ خواردن بژی توانای ئەوەی هەیە 6 مەتر لە ئاسی ڕووی ئاو بەرز بێتەوە و باز بداتە دەرەوە نەهەنگی شین دەتوانێت لە دووری 1600 کیلۆمەترەوە پەیوەندی لەگەڵ نەهەنگی شینێکی دیکە بکات دووبارە سڵاتان لێ بەڕێزان تەوەری سێممان باسکردنە لە توندوتیژیەکانی دژی ژنان هەڵبەتە لە سەرەتاشە لەگەڵ هاوکارم شەیدا باسمان کرد کە بەداخەوە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەوە دڵخۆشین و لە ئێستاشدا ئەوە هەیە لانی کۆمەڵایەتی و کولتوریمان ڕێزگرتنێکی تایبەت لە ئافرەتی تێدایە بەڵام بەداخەوە لە دوای گلۆبالیزیشن و کردنەوە بە ڕووی دنیادا خەریکە ئەو ڕێز و احترام و کولتورە جوانی کە لە کۆمەلگەی ئێمەدا باو باپیرانمان جێبەجیان نەکرد کاڵ دەبێتەوە توندوتیژیەکان بەرامبەر ئافرەتان با من دیفاعێکیش لە خۆمان بکەم پیاوان خەریکە عکسیشە بێتەوە بەرامبەر پیاوانیش زیادە بێ کەمە هەڵبەتە کۆمەڵێک کۆکار و بۆعدی لە پشتەکەم حاڵەتانە دروست دەبێت کە بەداخەوە ئەوەندەی راپۆرتەکانە بینین خەریکە حاڵەتەکانیش دەبن بە دیاردا دەمەوێت لەگەڵ میوانەکەم خاتوشن و عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی و زیاتر کارکردن لە بواری ئافرەتان دەمەوێت شەنوکەوی بابەتەکەمان کەی خاتوشنۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەخێر بێن بۆی من نەبێتە هۆکارێک بۆ توندوتیژی بە ئافرەتەکە پرسیارەکە بزانین شنەیان زۆر بەخێر بێت سەلامەتی بزانین توندوتیژی ئایا تەنها توندوتیژی جەستەیی ئەگرێتەوە یاخود چەند جۆر توندوتیژیمانەیە کە بەرامبەر بە خانمان دەکرێت بەڵێ بەنای خۆی گەورەی میهرەبان سپاستانەکەم سپاس بۆ دەرفەتا بۆ کەناڵی ئاسمانی پێم ئەمڕۆ کە 25 نۆڤەمبەرە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە ئێمە بمانەوە نەمانەوێت مەسەلەی ژنان ئەتوانم بڵم بۆتە مەسەلەیەکی جیهانی بۆتە ئەوەی کە ئیتر هەموو جیهان پێویستە قسەی لەسەر بکە ئایا سەبارەت بۆ توندوتیژانی کە بەرامبەری دەکرێت سەبارەت بەو مافانەی کە هەیە بۆ نمونەکە ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە قسە لەسەر ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی دەکرێت لە پەنای ئەوەی کە چەند خوشێک بوونەتە قوربانی تێیدا بۆیە ئەم ڕۆژە بە گرنگ دەزانن توندوتیژی ئەتوانم بڵێم لە هەموو جیهانە بەرامبەر بە یەکتری دەکرێت بەتایبەتی بەرامبەر بە ڕەگەزی ئافرەت لە بڵین تایبەتر لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵم ئەو توندوتیژیانە ڕۆژ بە ڕۆژ زیاکە و کاردانەوەی لێ ئەبێتەوە بەڕاستی ئێمە لە نزیکبوونەوەی 25 نۆڤەمبەرە سەیرەکەیشن ئەکوژرێ لەلایەن برایەوە لەلایەن باوکیەوە لەلایەن مێردیەوە بە هەر بیانیەک بێ ئەمە پاسایەوە ناهێنینەوە بە هەر بیانیەک ژن بکوژرێ بەڕاستی ئەمە کارەساتە ئەگەر لایانی شەرەفیش بێت چونکە دین زۆر بە تەفاسیل باسیەوە کە ئەگەر شەرەفیش بێتەوە نابێ پەنابەریتە بۆی بەر ئەوەی کە ژنێک بکوژی چونکە تۆ ئەبێ کاتێکە قسە لەسەر ئەو بکەی کە ئەمە شەرەفی پیاوێکی بریندار کردووە لەکەدار کردووە کە ژن بۆتە شەرەفی پیاو بەڵگەت هەبێت لەسەر ئەوە ئەگەر بەڵگەت نەبێت تۆ ناتوانانی بەڕاستی بیسەلمێنی
لە دینە چۆن قورئان باسی ئەکا کە 4 شاهید هەیە ئەم 4 شاهیدە لەسەر ئەوەی کە تۆ ئایا ئەم کەسە بەدڕەوشتی کردووە یان هەر شتێکی کردووە ئەگەر يعني قسە لەسەر ئەوەش هەیە کە خوای گەورە فەرمێ ئەگەر ئەو 4 شاهیدەش قسەکانیان خلافی یەک بوو ئەبێ ئەو 4 شاهیدە يعني ئلغا بکرێتەوە و کە ئەوان حەدیان لێ بدرێت لەبەرەوە قەزەی شەرەفی زۆر گرنگە لە مەسائلی دینە بۆیە ئێمە بمانێ و نەمانێ ئەم تونند و تیژیانەی کە بەرامبەر بەژنان دەکرێت جێی قبول نییە و قابلی ئەوە نییە بەڕاستی ئێمە لە کۆمەلگایەکیان وەک پێمانەوترێت کۆمەلگایەکی تا ڕادەیەکی زۆر مسلمانین ئێمە بێ ئەو دیوە جوانش بهێنینە پێشەوە کە ئافرەت زۆر ڕێزی لێ ئەگیرێ ئافرەت زۆر چۆن ئەڵێیت بە مافەکانی ئاشنا بووە ئەمەش لەوەیە کە کاتێ خی گەورە لە قورئانە باسی ئەکا کە چەند مافی هەیە و چەند ئەرکیشی پێدراوە لە پەنا مافەکەی ئەرکیشی پێدراوە بۆیە ئێمە پێویستە بڵێ لە کۆمەڵگەی ئێمەیە ژنان زۆر تونند و تیژێکرێ بەرامبەریان بۆ نمونە پیاوی وایە بەرامبەر بە خێزانەکەی لایەنی دەرونی زۆر ئازاریات زۆر ئازیەتیات بەڵام ئەوەی لە کۆمەڵگەی ئێمە تێگەیشتوون کە ئەوەی بەرامبەر بە ئافرەت دەکرێت و بە تونند و تیژی ناوی دەبن تەنها ئازاری جەستەیە ئەزین چۆنە تونند و تیژی تەنها بریتی نییە لەوەی کە تۆ ئافرەتێک ئیهانە بکرێ یاخود ئافرەتێ لی بدرێ یاخود بگاتە حاڵەتی کوشتن ئەمە بەشێکە لەوی قورئان باسیەکە فەرمێ الفتنة أشد من القتل يعني فتنە زۆر ناخۆشترە لەوەی کە تۆ ئینسانێ بکوژی چونکە ئینسان کوشتنی هەروە ئاسان نییە چونکە خوای گەورە فەرمێ هەر کەسێ بکوژێ و کۆی هەموو بەشەریەتی کوشتبێ بەڵام فتنە ئەوەندە ینی کاریگەری هەیە ئەمە دەلالە چیەکە دەلالەت دەوە کە قسەیەکی ناخۆشیش بەرامبەر بە هەر کەسێ بێ حتا پیاوێک بەرامبەر پیاوێک بیکە ژنێک بەرامبەر ژنێ بیکە تۆ ئەمە لە ناخدا ئەمێنێتەوە خەفەتی پێخۆی پێت ناخۆشە چ جای ئەوەی کە تۆ پیاوێک ئیتر ئەو پیاوە هاوسەرە باوکە برایە هەرچیەکە بەرامبەر بە ئافرەتێ بیکە ئەم ئافرەتە لە ناخی ئەمێنێتەوە بەداخۆ من ئێڵم زۆری ئەو قەزیانەی ئەو تونند و تیژانەی بەرامبەر بەژن ئەکرێت تونند و تیژی دەرونیە بۆ معلوماتان ئێمە تەنها ڕوویەک پیشانین کە ئەڵێن تونند و تیژی جەستەیی بۆ منە لە پڕ ژنێک ئەکوژرێ یەکسەر چۆن ئەڵێ ئەبێتە خەبەرێکی بەپەلا هەواڵێکی بەپەلە لە ڕاگەاندنەکانە کە ژنێک کوژراوە لەلایەن باوکی لەلایەن مێردەکەی بەڵام وەرە سەیری کە تۆ بچە ناو کۆمەلگاوە شۆڕبیتەوە بەناو کۆمەلگایە بڕوا کە زۆر تونند و تیژیەکانی دەرونی زۆر زیاترە لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە قسەی لەسەر ئەکرێ چونکە تونند و تیژی دەرونی ینی وان لە ناخی ئافرەت ئەکا چۆن ئەڵێیت خۆی بەکەم بزانێ خۆی بەوە بزانێ کە کەسێک هەیە لە ئەو باڵا دەسترە کە ئەویش پیاوە ئەمە ناکاتەوەی پیا خۆی بە پاڵەوانێک بزانێ من لەگە ڕێزمان باسی ئەو پیاوانە ناکەم کە چاکن لە کۆمەڵگەیە باسی ئەو پیاوانە ئەکەین کە بۆ خۆیان ئیتر چۆن ئەڵێ پیانوترێ پۆخڵات بۆ مانایی کە ئیتر ئەوەندە بەرامبەر بەژن خراپن کە پێویستە بیان کەیتە دەرەوە لە کۆمەڵگەیە چکە بتەوێنێتەوە هەر بەلا ئیرادی تۆ لەگەڵ ئەم ژنیان خراپە دێتەوە قسەی پێ ئەڵێ جنێوی پێ ئەدا تووڕە ئەبێ لێ ئەدا ینی بەبێ هیچ شتێک ینی ئەگەر هەر هۆکارێکیش بێ تۆ توانی قسەی لەگەڵ بکەی بەڵام ئەم پیاوانە لە کۆمەڵگەی ئێمەیان بۆ معلوماتان زۆرن باش پێویستە ئێمە قسەانی ئیشمان لەسەر ئەمانە بێ کە بۆچی ئەم تونند و تیژیانە هێندە زیای کردووە بە تایبەتی تونند و تیژی دەرونی دواتر باڵ ئەکێشێ بۆ تونند و تیژی جەستەیی و کوشتن ئێمە ئەم ڕووکارا بین خاتوشنەوە بەڵام بێگومان خۆشت باشترە زانی پاڵنەرەکانی ئەم حاڵەتانی پیا و پەنا بۆ ئەم تونند و تیژانە باوەکو باست کرد ئەو پاڵنەرانە شیکردنەوەی زانستی ئەوێ تەمان پیاوێک بۆچی پەنا با بۆی کە هاوسەرێک بە خۆشەویستی هەڵی بژاردووە حەزی کردووە ژیانی لەگەڵا بکە ژیان و مردنی پێکەوە بن هەتا مردن بەیەکەوە بن بۆچی دەرەنجام ئەگاتە ئەوەی کە دوای چەند ساڵێک ئەم دوو کەسە ئەبنە دوژمنی یەک بە بریندارکردنی یەکتر چێژ وەرەگرن تەمانە بێ باسیش لەم بۆعدەش بکەین ئەم بۆعدە چییە بۆ وای دێهات ئەگەر ئێمە قسە لەسەرەوە بکەین ئەزین چۆنە ئەمسەسەلە ئەرک و مافی ژن جیایە و پیاویش جیایە کاتێک کە من وەکو ئافرەتێک ئەو شتەیمە بڵێن ئەو ئازادی کە خودای گەورە پێ بەخشیوم ئازادم لەوەی کە چۆن ئەچمە دەرەوە ئازادم لەوەی کە چی ئەەکەم ئازاد بۆ مانایە نییە کە تۆ بە هەموو شێوازێت چیت بێ بیکەی یعنی ئافرەت نابێ ئەوەی کە ینی بەویستی خۆی چی بوێ بیکە حساب بۆ پیاو نەکە بڕواتان هەبێ ئافرەتی ئێستا ینی زۆرینەی زۆرم لەگەڵ ڕێزم بۆ هەندێک لەو ئافرەتە باشانەی کە ماون لە کۆمەڵگەی کوردیاجێ دڵخۆشن ینی وا ژیان بەسەر ئەبا کە ئەبێ بەس خۆی بێ یعنی حساب بۆ پیاو ناکە گوێ لە پیاوی ناگرێ بۆ نمونە ئەوەی کە ئەوێتی ئەبێ بیکە زۆر ئافرەتمان هەیە مێردەکەی ئەڵێ ئەڕوات
بەیانی ئەڕواش ئەو درنگانێکێتەوە ینی ئەڵێ تۆ هەقچێ بەسەرمەوە ینی خاتشن و لە پاڵم قسەوە هەستەکەمە تێ بڵێ بەشێکیش لە ئافرەتانەوەیە ئەزین چۆنە ئێمە کاتێککە ئەڵێن داکۆکی لە مافی ژن ئەەکەین داکۆکی لەوە ئەەکەین کە ئەم ژنە لەسەر حەق بێ بەڵام کاتی ئەگەر بمانێ ئەم ژنە ناحقیەکە بەرامبەر بە پیا و تۆ داکۆکی لە چی ئەەکەی کە بۆ منە ئەگەر زۆر جار ینی ئافرەت لەوەیە خەلەلی تیا هەیە بە بڵێ کێشەی تیا هەیە ئێمە بۆ هەر بڵێن ینی پیا و خراپە پیاوی باشمان زۆرکات بەرامبەر بە ئافرەتەکە خۆی کە دوجاریژە بێت ئەم تند و تیژێ بۆچی ئافرەت بەرامبەر بە ئافرەتێکە باگراوندێکی هەیە ئەو باگراوندی ئەوەیە کە پیاوێک لەگەڵی خراپە کە کەسێک لەگەڵی ئیهانەی کردووە لەسەر و خۆیەوە ئیتر هەر کەسێک بێ شتێکی پێوتووە ئەمیژەی گوازێتەوە بۆ ڕەگەزی بەرامبەری خۆی بۆ نە بۆ مناڵەکەی بۆ دائیرەکەی بۆ نازانم چی یعنی ئەمە هەموو ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە پێوەرێک نییە لە مابینی ژن و پیاوە ینی حساب نەکردن بۆ بەرامبەر مەسەلەن حساب نەکەم بۆ هاوسەرەکەم حساب نەکەم بۆ من هەرکەس بە ئارەزوی خۆی گیرفانی خۆی حسابی هەبێ و ئەتر هەرکەس پارەی خۆی خرجکا و کەس حەقی بەسەرکە ئەمە ژیان نییە ئەمە ژیانی پێ ناوترێ بۆیە زۆرینەی زۆری کێشەکان بەدەر لەوەی کە تونندوتیژی دەرونیە ئەمەش یەکێکە لەوانەی کە ئەم دوو کەسە لێک تێناگەن کە لێک تێنە گەشتی شیرازەی خێزان تێکەچێ من حساب بۆ مناڵ ناکەی بۆ پیاوی ناکەی لەگەڵ ئەوەیە ئەمە وای لێ ئەکا کە ئەم تونندوتیژیانە زیاد بکەن و بۆیە ئەمە جۆرێکە لە ئازادی پێوترێ ئازادی ڕەها ئێمە قەناعەتمان بە ئازادی ڕەها نییە چونکە ئازادی ڕەها بۆ جۆرە قسەی لەسەر ناکرێت کە بڵێن هەبێ بەڵام بۆچی ئەبێ ئەم کەسە ئەوەندە ئازادی وەربگرێت لە سنووری بازنێکی خۆیە لەوێ ئیشی پێدراوە ئافرەت کە لەو سنوورە دەرچوو کاتە چی پێوترێ تۆ لە سنوورێک دەرچی پێوترێ ئازادی ئەو ئازادی کە پێ دراوە ئەی بچڕێن باش خاتوشنەوە ینی بوورە شەیدا من زۆرتر پرسیارم کرد ینی ئەوترێت کە لە پاڵ هەموو ئەم تونندوتیژیانەیە کە وردە لە کۆمەڵگی ئێمە خەریکە ئەبێ بە دیاردە بەڵام کەمیژ نین ئەو ڕێکخراوانەی کە باز لە مافی ئافرەتان و ژنانەکەن لە هەرێمی کوردستان بەڵام بۆچی لە پاڵ هەموو ئەم ڕێکخراوانەیە بەڵام تونندوتیژیەکان زیادیان کردووە ینی تێگەیشتن و ڕۆشنبیری ئافرەتانمان وە لە ناو ڕێکخراوەکانە پەروەردە دەکرێن کابێ تر ئەو ئازادی ڕەهایی تۆ باست کرە بێ چوە دەرەوە بۆچی بێ پرسکا بە مرد چییە ئەو چییە ینی مەسەلەن ئەو شیرازە تێکچوونە خێزانیە زۆرتر کاری داوەت وەگلەوەی لایەنی ڕۆشنبیری پەروەردەی خێزانی دیاگەشە بکە بۆچی ئەخر کە تۆ مثلەن تێگرە ڕێکخراوەکانی ژنان لە ئەوپەڕی ئیسلامی بۆ ئەلمانی یەک ئامانجیان هەیە کە داکۆکردنە لە مافی ژن ئەمە هەمومان لەم دروشمە ینی متفقن بڵێ بەڵام کاتێک کە دەیت دەسەی وردەکاری قسەی لەسەر ئەەکەی ڕەنگە ڕێی جیاواز هەبێ و هەش بووە بۆ نمونە تۆ دەڵێیت بۆچی ڕێکخراوەکانی ژنان هەتاوەکو ئێستا لە ناو کۆمەڵگام لە داخەوە ئێڵن ینی جێی متمانەی خەڵکی نین جێی متمانەی هاوڵاتیان نین بە تایبەت پیاوان بەڕاستی وایە کە باسی ڕێکخراوەکەی مەسەلەن تۆ لەسەر ڕێکخراوێک شت ئەنووسی بڕۆکە کۆمنتەکان بخوێنەرەوە زۆری قسەی نەشیاوە بە تێگرای ڕێکخراوەکان یعنی هەمووی بە ئیسلامی بە ئەلمانیەوە بۆچی یعنی ئەمە بەڕاستی ئەم ڕێکخراوانە لە دوای ڕاپەڕێنەوە کە دروست بوون بە دەروتم لەوەی کە تۆ داکۆکی لە مافی ژن ئەەکەی ئەمان جێکیان یاوەتە دەست کە تۆ دژایەتی بەرنمەیەک ئەکرێ کە زۆرینەی زۆری تێگرای مسلمانە تۆ لە 95 خەڵکی مسلمان بێت چ پێویستت بەوە هەیە بیت باسی کارێک بکەی کە دژی ئەو بێ مەسەلەن کارێکی بۆن مە باسی ئەوە بکەی کە لە شەرعا میراتی بۆ ژن ئەوەیە ئەمە زوڵمە بۆ نمونە بۆ پیا و زیاتری بەرەکە ئافرەت بۆ ئەوی بەرناکەیە فرەژنی بۆ نمونە یعنی ئیتر شتی وا لاوەکی هێندرێتە پێشەوە قسەی لەسەر ئەکرێ ئەمە بووەتە هۆی ئەوەی کە زۆرینەی خەڵکی دژایەتی ڕێکخراوەکان بکە ئەمە بۆ خۆی کارێکی خراپە ئەوە ڕێکخراوەکان بە تێگراوە کارێکی وان بکردایە من کە بزانم چکە کۆمەڵگە بمانەوە نەمانەوێ منی قبوڵە کەسێکی ئەلمانی قبوڵە ینی بەڕاستی ینی ئەوە هەر بەتەنها من نیم کۆمەڵگە منی بوێ نەخێر کەسێکی غیرەدینی قبوڵە کەسێکی ئافرەتێکی فێمینیستی قبوڵە بۆ نمونە ینی هەموو کۆمەڵگە چۆن ئەڵی تامیم مەکەین بەسەر ئەوەیە بەڵام لە پەڵ ئەمەشدا من نابێ ڕخنە بگرم ڕخنەی تون بگرم بەرامبەر بە بەرنمەیەک کە خودای مەزندایناوە ئەمە یەکێکە لەو هۆکارانە هۆکارێکی تر ئەوەیە کە وای کردووە لە ناو خێزانەکاندا جۆرێک لە با بڵێم تەواو ئازادی داوە بەژن
یعنی وا فێری ئەکا کە هەموو شتێ بخۆی بێ وەک پێشتر باسم کرد ئێمە ئازادی تەنها لە جستەیان نەبینین ئازادی تەنها لەوان نەبینین کە پیا و تەماشایکە بە شێوازێکی چێژوەرگرتن بێ ئازادی لە عقڵا بێ عقل بەکار بهێنێ ئافرەت پێویستە بە عقل ئیش بکا بەوەی کە بتوانێ ئەوەی کە لە ژیانی عملی خۆیان لە ژیانیا کە کردارەکانێتی لەگەڵ هاوسەری با بەڕێکی بێ بۆ ئەوەی کە تۆ گوێ لەوە مەگرە کە پێز ئەڵێ تۆ ئافرەتی هەرچەکت ینی مێردت هەرچێکی بەرامبەر کردی بڕۆی سکاڵای لێ بکە بەڵام کە زۆر ڕێکخراوە نەبووای تۆ کە کێشەی بووە ئافرەتێک ساڵانی پێشوە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکانی تایبەت بە ئافرەتان لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنانە چۆنە ئەزین چۆنە ڕۆڵی ڕێکخراوەکان بەگشتی ئەگە ڕەنگە لەسەر ڕێکخراوەکەی منیش ینی ئەوە هەبێ تێبینی هەبێ ڕەنگە ینی وهەشە بەڵام من خۆم ناڵم ڕێکخراوی من لە هەموو ڕێکخراوەکان باشترە هەموو ڕێکخرا بۆ خۆی سلبی ئیجابی خۆی هەیە ئەمە بابەتێکە ینی بەڵام تۆ کاتێکە لە جاتی ئەوەی کە تۆ باسی ئەوەندە باسی توندوتیژی ئەەکەی ئەوەندە بەزەقی لە عیلامە بڵاوی ئەەکەیتەوە وەرە باسی بەختەوەری خێزان بکە ینی بزانە چی دروست ئەبێ وەرە بەرنامەیەک بکە لەسەر ئەوەی کە ئەو ژنانی بەختەوەرن لە کێنە ژنانی کە بەختەوەرن و بۆچی بەختەوەرن و ئەم بەختەوەریە لە چیەوە دروست بووە بەڕاستی ئەمانە گرنگە ئێمە حەدین باسی ئەەکەین ژن کوژرا ژن وای لێ هات مێردەکەی ئەمەی کرد بەرامبەری پیاوانی عنی چۆن کراوەت ڕێکخراوەکان سنگرێکیان دروست کردووە ئەم سنگەرە لە مابینی ژن و پیاوە دروستیان کردووە وەک چۆن ئەڵێ تەقل لە یەکتری بکەن ئەمە کارەساتە پیاوانیش ینی ساڵانە خۆت ئاگاداری ئاماری هەیە ینی ئاماری توندوتیژەکانی ژنانیش بەرامبەر پیاوان ساڵ بۆ ساڵ زیادی کردو لە دەرکردن لە لێدان وابزانم کوشتنیشی تێکەوتووە چەند ساڵەکە ینی قسەتان بۆ ئەمەش چیە ینی ئەبێ ئەوەندە ماف ینی ماف بدرێت کە ژنیش ئەوە بەڕەوای خۆی بزانێت ئەزین چۆنە ژن کاتێک کە توندوتیژیەکە زیاتر توندوتیژی دەرونی ئەکا بەرامبەر بە پیاو کاتێک کە بێوێت توندوتیژیەکی بڵێن هاوسەری شتێک لە بکانیانەتی کوشتنی هەبێ بە هاوکاری کەسێکی تر ئەیکە ئەوەی کە بیستومانە کە ئەو پیاوانی کە کوژراون لەلایەن ژنەکانیانە ئەڵێن بە هاوکاری پیاوێکی تر لە بەرەوەی پەیوەندی سۆزداری هەبووە لەگەڵی کە هاوسەرەکەی کوشتووە ئەمەم حاڵەتە هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بەڵام بە شێوەیەکی کەمتر بەڵام ئەوەی کە ئەکرێت دەرونیەکەیە دەرونیەکە زیاتر ئەو ئافرەتانن کە خۆیان بە تەواو بە باڵا دەست ئەزانن یعنی ئیتر لەناو خێزانە پلەی یەکەمیان بە خۆیان داناوە کامەش بەڕاستی تۆ ئەگەر پیا و ئافرەت هەردووکیان لە یەک ئاستا بن شیرازی خێزان تێکەچێت من لە قوتابخانەیەکە دوو کەس بەڕێوەبەر بێ نابێ ئەبێ یەکیان بەڕێوەبەر بێ یەکیان جەگری بەڕێوەبەر بێ یعنی تۆ خێزانیش بەم شێوازەیە ناکری ئەوەی کە پیا و ئەیکا منیش بیکەم و ئەوەی کە من ئەیکەم هەرچەند پیاوەی کەم نەیکەم پیا و نایکا بەڵام ژن زیاتر ئەوەی ئەوێ کە پیا و چی بکە منیش ئەوە بکەم ئەمە بۆ خۆی هەر وتنی ئەم شتەیە کە پیا و چی بیوە منیش وەک ئەو بکەم هەر بۆ خۆی خەلەلە یعنی ها من نەقسێکم هەیە وەکو ئافرەت ئەو نەقسا ئەبێ بشارمەوە پیا چیەکە بێ بیکەم ئەمە بۆ خۆی بەڕاستی کێشە دروست ئەکا تۆ بۆ ئەبێ وەکو ئەو بی تۆ وەکو خۆت بە وەکو مێینە بە ئەوەی کە پێ دراوە ئەو ئەرکی کە پێ دراوە لە بەخێوکردنی ماڵە مناڵە خزمەتکردنی ماڵ و مناڵ و مێردی خۆتە لە ئافرەتێک لە خوارەوە هەتاوەکو سەر و ئەگەر ڕیز و زەراژ بێ ئیشی یەکەمی ئەوەیە کە پەروەردەی خێزان و ماڵ و مناڵی بکە کە چووە ئەو دی و دەرگاکەوە ژنی پیاوێکە دایکی مناڵەکانە کە هاتە ئەم دیەوە ئەو کاتە تۆ وەزیفەت هەیە بۆی کە چیت لەبەرەوە ینی وای لێ مەکە کە لەنە زۆر پیامان هەیە ئەڵێت خێزانم وا تەسەوڕەکە یعنی تەسەڕوف ئەکا لە نێو ماڵەکە هەروەکو بەڕێوبەرە خێزانی هەروەکو کەسێک کە لە دەرەوە چۆن تەعاملەکە ئەڵێ بێ من مدیرم تۆ چۆن ئەو بەرامبەر بەم نەکەی من پێگەم ئەوەیە تۆ چۆن ئەو بەرامبەر بەم نەکەی یعنی تۆ ئەمە نابێ بەم شێوازە مامەڵە لەگەڵ خودی هاوسەرت و خودی مناڵەکان تا بکەی ئەنجا دوای ئەوە دێت لەگەڵ ئەمەشا کە ئافرەت ئەرکە سەرەکیەکەی ئەوەیە دیسان دێتە دەرەوە ئەرکێکی قورستر ئەکا ڕەنگە هاوشانی پیا و زۆر شت بکە لە دەرەوە کاروبارەکانی ماڵەوە بەڕێوە ئەبا بۆ نمونە پێداویستیەکانی ماڵەوە ئامادە ئەکا هاوسەری بۆ نسیارەیەکی بۆ کڕێسە هەموو ئافرەتان زۆر کەم ئۆتۆمبیلی خۆیانیان هەیە کە پیاوان دەڵێن ئەمە بۆوان کڕیون بەڵام لەگەڵەوەشە ئەرکێک کە بۆی زیاد بۆ لەبەروی هەموو پێداویستەکانی ماڵ ئەبێ ئافرەت بیکە لە دەرەوە لە شان بەشانی پیا و ئەمانەش ئەکاوە ئەرکی پیاویشی کەم کردوتەوە لەگەڵ ئەوە شاتۆ بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکرێ لەلایەن پیاوە یاخود ئافرەت بەرامبەر بە پیا و ئەمە بۆ خۆی کێشەکە گەورەتر خۆی ئەم مەسەلە قسە و باسی زۆرتر هەڵاکرێەوە خەلەلەکە پرۆدیوسەرەکەمانە نەیتوانێت کاتی زۆرترمان بۆ تەرخام بکە کاتمان زۆر کەمە دەرێنێرەڵێ
کاتان کەمە بەڵام لەم ڕۆژە زۆر زیاتر تایبەت ینی زیاترمان کات پێ بدایە پرۆدیوسەرەکە بە هینەکە لەسەر خۆمان لابین خاتوشنەوەکو دواوتە دەتەوێت چی بە ئافرەتان بڵێ بۆ ئەوەی کە هەم دوورکەونەوە لەو حاڵەتانی کە توندژیان بەرامبەر بکرێ هەم وەکەوەی کە ئافرەت وەکو تاکێک لە کۆمەلگەیە ڕۆڵی سەرەکی خۆی بژێڕێتەوە بۆ خۆی ئەزین چۆنە ئافرەت زۆر زۆر گرنگە بە تایبەت بۆ خودی خۆی و بۆ خێزانەکەی و بۆ کۆمەلگا چکاڵێ گەر ئافرەت ڕۆشنبیر بێ خێزانێک ڕۆشنبیر ئەبێ کۆمەلگەیەک ڕۆشنبیر ئەبێ من ئەگەر ینی پەروەردەیەکی باش کرابێتم هەر لە قۆناغی مناڵیەوە هەتاوەکو ئێستا ئەتوانم ئەو پەروەردە باشە بگوازمە بۆ مناڵەکانم ڕەنگە پیا ئەوەی پێ نەکرێ بەڕاستی کەمترین کات لەگەڵ پیاوە بێ بۆیە پێویستە ئافرەتان تێگڕا پەروەردەیەکی باشی مناڵەکانیان بکەن ینی فێری ئەویان بکەن کە کچ و کوڕ وەکو یەک تەعاملی لەگەڵ بکرێ کچ و کوڕ جیاوازی نەکرێت لەوەی کە تۆ کچی بڕوا بکەم زۆر جار کە ئێمە لەناو خەڵکیاوە ئایلە یاخود خێزانی زیکان کۆبینەوە مناڵەکان ئەوەیکان لە گەڕەکەیان بینی کچ و کوڕ کە یاری ئەکەن ئەڵێ تۆ کچی نابێ لەگەڵ ئێمە یاری بکەی یا تۆ کوڕی مێنە ئەم هەمومان کچین بۆ من یعنی ئەم جیاکاریە ئەگەر تۆ ئەمە دایک و باوک ئەم پێناسەی نەکرد بێ مناڵ ئەمە نازانێت بۆیە پێویستە ئافرەتان وا بکەن پەروەردەی باشی مناڵەکانیان بکەن بۆ ئەوەی کە لە داهاتووە نەوەیەکی باش پێشکەشی ئەو کۆمەڵگەیە بکەن و بزانن چۆن تعامل لەگەڵ مناڵەکەن چۆن تعامل لەگەڵ هاوسەریانەکەن چۆن تعامل لەگەڵ خودی خۆیانە ئەکەن دواتر بۆ کۆمەڵگەی بگوازنەوە ئێمە نابێت تەنها بڵێن ژن مافی هەیە مافی هەیە ئەمە ناڵین بەڵام بەو شێوازە ڕەهایە کە تۆ بڵی وڵا هەرچێکم بوێ بیکەم ئەمە ینی بەڕاستی هێڵی سوورە بۆیە پێویستە ژنان زیاتر ڕۆشنبیر بن زیاتر بە ئاگا بێنەوە بۆی کە لانی کەم بتوانین ئەم توندوتیژانە کەم بێتەوە ڕۆژ بە ڕۆژ بەرە و زیاتر نەچێ بەداخۆکێ مەقسەی لەسەر دەستخۆشنەوەخان زۆر سپاس مادومان کردی سپاس خاتوشنەوە بینەرانی ئازیز و خۆشەویست گشت بەرگە و بابەتەکانمان پێشکەشکردن بەو هیوای جێگەی سوود و ڕەزامەندی گشت لایەک بێت زۆر سپاس خواتان لەگەڵ دەست خۆشەی